بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بابەتی جیاواز لە خزمەتتان هاتین. بەڵێ عەزیزان سڵاوی خۆتان لەبێ و کاتتان باش هیوادارین کە ڕۆژێکی باشتان هەبێ و لە کەشە ساردەدا خۆتان بپارێزن و هیوادارین کە کەشەهاو بەرەو بارانی بڕوات و ئەم ساڵ جیاواز بێ لە ساڵانی پارۆشکە ساڵی نەمێنێ و جێ دڵخۆشیە. عەزیزان ئەمڕۆ لەگەڵ هاوکارانمان کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون کە لەگەڵتانە پێشکەشی دەکەین و کۆمەڵێک بابەتان دەخینە ڕووی یەکێک لە بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بابەت یەکەممان تایبەتە بە ئاشتەوایی کە زۆر جار ئاشتەوای ڕێکارێکە بۆ کۆتایهێنان بە داوا یاساییەکان. ئەو داوا یاساییانەی کە دروستە بێ بێگومان بەهۆی هۆکاری کۆمەڵێک تەنگەشە و گیر و گرفتە لە نێوان مرۆڤەکاندا زۆر جار دەبێتە ململانەیەکی ناخۆش و دەبێتە هۆی چەندین کێشەی کۆمەڵایەتی و دەرونی لێ دەکەوێتەوە. ئەمڕۆ دەمانوێت باس لەوە بکەین کە ئایا ئاشتەوایی دەتوانێت ڕۆڵێک ببینێ بۆ کەمکردنەوەی ئەو داوا یاساییانە و بتوانێت ببێتە جێگرەوەیەکی باش و ئاشتەوایی و خۆشبەختی و پێکەوە ژیان یەکتر قوبوڵکردن پێکەوە قوبوڵ بکەین و کۆتایی بهێنین بەم کێشانە. بەڵای زان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە دەمانەوێت باس لەو گۆشەنیگایە و لەو ڕوانینەی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین کە چۆن گرنگی بەوە دەدا ئینسانی موسڵمان دەبێت هەوڵ بدا فێر بێت و هەروەها بخوێنێ بە شوێن زانستدا بگەڕێ گرنگیدان بە خوێن و فێربوون لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە لەگەڵ مامۆستایەکی ئاینی وەروە پسپۆڕێکی خواری دین گەنگەشە و گفتوگۆ دەکەین. عەزیزان تەوەری سێمیشمان تایبەتە بە بابەتێکی کوشتتوکاڵی ئەویش هەڵپاچینی دارودرەختەکانە لە ڕووی ئەندازیاری کوشتتوکاڵیەوە کاتی هەڵپاچینی دارودرەختەکان کێیە و ئەمە ئایا دەبێتە هۆی سوودگەیاندن بەو درەختە و ئایا بە چ شێوازێک دەکرێت چەندین ئامۆژگاری بۆ ئەو کەسانی کە دارودرەختیان هەیە یاخود لە ماڵەوە گرنگی بە سەوزایی دەدەن. ئەمڕۆ کۆمەڵێک بابەت و زانیاری دەخاتە ڕوو لەگەڵماندا لە پەیامی ڕۆژ هیوادارین پێکەوە لەگەڵماندا بینەر بن. بەڵای زان دەستپێکیش دەچین لای پێشبینەکانی کەشوهەوای شار و شارەچەکانی هەرێمی کوردستان و بەو ئومێدی بارانبارین لەم ڕۆژە زیاتر بێت و وە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە لەگەڵ پارێزەر کاکشاڵاو بەکر باس لە ئاشتەوایی دەکەین وەکو ڕێکارێک بۆ کۆتاییهێنان بە کۆمەڵێک بابەتی یاسایی. کاکشاڵاو زۆر بەخێر بن. سپاس چاوەکەم. کە دەڵێن ئاشتەوایی بۆ ڕێگایەک کەمتر داوا یاساییمان هەبێیان کۆتاییان پێبێنین بە دیاریکایی مەوەسمان کام ئاشتەوایە چووکە ڕای پێچوانە ژێڵێن زۆر جار ئەو ئاشتەوایە دەبێتە هۆی بەردەوامبوونی گرفتەکان. بەڵێ سواز بۆ جەنابتان. طبعاً ئێمە
کە باسی ئاشتاوایی یەکەین دوو جۆر ئاشتاواییمانەیە ئاشتاواییەکیان ئەوەیە کە خەڵک خۆیەکە لە دەرەوە ئەکرێت کە ئێمە پێڵێن سڵحی عەشایری ئاشتاوایەکی تر ئەوەیە کە لە ئەسنای داواکە ئەکرێت وەکو ڕێکەوتنێ لە چوارچێوەی داواکە ئەکرێت کە ئەمەی دووەمیان زیاتر بۆ داوایانەیە کە داوای مەدەنین یعنی حەقی جەزایی و با بڵێن تاوان نین بەڵام ئەوەی کە زۆر جێ باسە و جێ گرنگیە زۆر یەکەمیانە لەبەرەوەی زۆربەی ئەو تاوانانی کە ئەکرێن محکەمە مەجای ئەوەی یاوە کە لایەنەکان ڕێبکەون و ئاشتەوایی بکەن لە پێناو دووشتا یەکەمیان لە پێناو کۆتایهێنانی کێشەکە و دروست نەبوونی دوژمنایەتی دووەمیان لە پێناو کۆتاییهێنان بەو کێشەیە وەکو کێشەیەکی دادوەری وەکو قەزیەک بۆی قەزیەکەش لە محکەمەیان دابخرێ و کەسی تۆمەتبار دەرفەتێکی تری پێ بدرێ بۆ گەڕانەوە بۆ ناو مجتەماع و ئەمە بکاتە هەلێک بۆ باشبوون بۆ چاکسازبوونی ئەو کەسە بەپێی یاسا یاخود لە ڕوانگەی یاساییەوە محکەمە جۆرێک لە کاراسانی کردووە تۆمەتبار و تاوانباریان ئەوەی با بڵێن هەردوو تەرەفەکە ڕێک بکەون ئێمە بەپێی قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی لە دوو شوێنە لە دوو بابە باسی ڕێکەوتن کراوە یەکێکیان لەو کاتەیە کە تۆ داواکە لە ئەسنای مڕافعەیە لە ئەسنای بینینایە لە مادەکانی 1940 بۆ 1970 قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی محکەمە ڕێگەیاوە جۆرێکی تریان ئەوەیە دیاری کردووە بەڵێن مادەکان دیاری کراوە کە باسییانەکەم جۆرێکی تریان بریتێرەوەی کە تاوانەکە بڵێن تۆمەتبار حکم درراوە لە دوای حکومەکە بۆ لە چاکسازیە حکومەکە تاوە بۆ دوای لایەنەکان ڕێەکەون سڵحەکرێ ئەمەی دووەمیان پێی ناوترێت سڵح پێوترێت سفح هەمان مەفهومی سڵحی هەیە بەڵام ناوەکەی جیاوازە بۆ داوایانەیە کە حکومەکە تێی دەرچووە لە حاڵەتی یەکەمیانە محکەمە هەنێک تاوانمان هەیە ئەگەر بێت و حکومەکەی لە ساڵێک کەمتر بێت پێویستی بە تەصدیقی محکەمە نیە یعنی بە پەسەندکردنی محکەمە و قبولی محکەمە نیە محکەمە ڕێگەی یاوە تەرەفەکان بەس بڵێن ئێمە ڕێکەوتوین یەکسەر قبولی سڵحەکە ئەکات لەگەڵ قبولی سڵحەکەشا بەپێی قانون مادەی 196 پێویستە ئەو کەسا کە گیراوە یەکسەر بەر ببێ یعنی بە کەفاڵەت یەکسەر محکەمە ئازادی بکە یاخود ئەو تاوانانی کە ئەوراقەکەی پێدا ئەخرێ بە سڵحەکە ئەوراقەکە دابخە بۆیە مادەکانی وەکو باسم کرد 1940 تا 1970 حکامەکانی ڕێکخستۆ بە جۆرێک کە سڵحەکە ببێتە هۆی کۆتاییهێنان بە کێشەکە بۆ نمونە هەنێ تاوانمان هەیە ئێمە پێوترێت جەرائیمی خاسە یاخود جەرائیم کە حەقی خاصی تایە تەنها هەنێک شمانەی پێوترێت جەرائیمی عامە ئەمانە حەقی عامیشی تایە جەرائیمە خاسەکان مجرد بەبوونی سڵح ئەوراقەکە داخرێ کۆتایی پێێت كأنه لم يكن أو كسب إفراج به بلام لو جرى إيمانك حقي عامي صلحك حق خاصك كوتاي بيهنه بلام واشك حق عامك زور دعوة هو لبر أوي صلح لقانونه بمسابي شون علي ظروف وكو ظروف إذا عندنا لقانونه كمحكمة تو أنا بزيبه كسابة ورأفي بو بكلمنه ما عندي صوصيدو معنى لقانون سوري محاكمات الله يقرهاتو محكمة ظروف كبيني كجيب زيبه بتومت بر أتوانم ظروفها دانت ك حکومەکەی پێکەم کاتەوە یعنی تۆ دیقەت بە ئەگەر بێت و مادەیەک حکومەکەی ئەعدام بێت یاخۆ سزنی مؤبەد بێ سڵحی تیا بکرێ محکەمە سەلاحەتیە و حکمی ئەعدامەکە بکرێ بە دابەزێنرێت تا 15 ساڵ باشە کەمە یعنی سزایەکی زۆر مناسبە لە کاتێکا تۆ کەسێک بۆ کەسێکی کوشتووە بەس دەبەروی سڵح کراوە بۆ خوێنبایی دراوە طرفەکان ڕێکەوتون کۆتایی بە دوژمنایەتیەکە هاتووە محکەمە ڕێگەی یاوە قازی محکەمەی جینایەت حکومەکە لە ئەعدام دابەزانێ بۆ 15 ساڵ یان ئەو حکومانەی کە ئەگەر 15 ساڵ بێدای ئەبەزێنێ بۆ خوار 15 ساڵ ینی یا بڵێن سجنی موقتی پێوترێ لە 5 ساڵ بۆ 15 ساڵ بێدای ئەبەزێنێ بۆ چەند هەتا 6 مانگە توانێت دایبەزێنێ ئەمە بریتە لە احترامگرتنی ئیرادەی تەرەفین لە داواکەیە چونکە بیرمان نەچێ ئێمە لە کۆتاییە ئامانجی دوورمەودای قانون چییە تەنظیمی مجتەمەعە تەنظیم مجتەمەعیش بەشێکی چییە کۆتاییهێنانە بە کێشە یعنی بۆیە قانون نابێت بێتە بەشێک لە گەورەکردنی کێشەکان چونکە لە کۆتایی و ئامانجی کە تۆی سووتە بە سڵحەکە بەدی هاتووە و لە هەمووی گرنگتر دیقەت بە تۆ بە سەجنکردن و بنکردنی خەڵک ڕەنگە کەسێکی کوشت بێ 20 ساڵێکی تەژوریان حکمی ئەعدامی ئەی بەڵام لە دەرەوە مناڵەکانی کوژراوەکە وەزعیان خراپە ئێستا بۆ من کێسێکم هەبوو سڵحی تیاکرا بۆنە بە 180,000 دلار بە 18 دەفتەر ئەم پارەی درا بە خانوویەک و بە کۆمەڵێک خرا ئیشەوە بۆ مناڵەکانی ئەم کەسە کەیتر هەتا ژیانیان تەمینە ئەمە باشتریان یان ئەو کەسە تۆ بکەیتە ژوورە و ببوورانی من لە نیەتی یاسا تێگەم لە کۆتاییشە ئامانجەکە ڕێخستنی کۆمەلگای بەڕاستی بەس ئەمە دەرچەیەک ناکاتەوە بۆ وانەی کە لە ڕووی داراییەوە توانایەکی مادی باشیانەیە سڵ لە ئەنجامدانی تاوان نەکەنەوە هەر کەسم بوێ لەسەر ڕێگاکەم لایە بەم سپەی سڵحەیەکێکە طبعا لایەنە سلبیەکەی سڵح ئەوەیە کە ویستم ئاماژەی پێ بم
بۆ نمونە ئێستا وای لێ هات وەکو چۆنەڵی بۆتە مەبدەئێ لە ناو خەڵکە هەڵێ من چیم بێ ئەیکەم سڵحێکم بۆ کرێ دواتریش حەق عامەکە عەفوویەکی عامی بۆ دەرەچێ من ئێمە دەرەوە ئەمە واقعە ئەمە بەشی دووەمی سڵحەکە لایەنە سلبیەکەیەتی و کە زیانە بۆ خەڵک چونکە بتێونێتەوە ڕەتعی مجتەمع نامێنێ بۆ قانون یعنی ترس و حسابکردنی خەڵک بۆ قانون نامێنێ ئێستا خەڵکێ بۆ نمونە سێ تاوانی کردووە سێ کەسی کوشتووە سڵحی بۆ کراوە لە هەر سێ تاوانەکە ئێستا چاوەڕێی چییە؟ چاوەڕێی لێبوردنێکی گشتێکە بۆی دەربچێت و بێتە دەرەوە بۆ لەبەرین لێبوردنە گشتێکە حەق عامەکە ئەبا سڵحەکە حەق خاسەکەی بردووە بۆیە ئەو کەسەیەتە دەرەوە و جارێکی ترێتەوە ناو کۆمەڵگەر و ئێمە ئەمارێکیشمان هەیە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەوانەی کە تاوانیان کردووە ئەوانی دووبارە چوونەتەوە سەر تاوان 170 ئەو کەسانە بوون کە بە سڵح و لێبوردنی گشتی ئازاد کراون یعنی ئەمە بۆ خۆی خەتەرێکی گەورەیە چونکە وا ئەکات تۆ ئەو کەسانی کە بوونەتە منحریفی تاوان بوونە تاوانیان کردو بە پیشەی خۆیان بەردەوام من لەم فعلا و بیریان لای ئەوە بێ کە 5 ساڵ جارێک ئێستا وەکو عرفێکی لێ هاتووە لەگەڵ سڵحەکانە کە بووی ئەکرێ عەفوویەکی عامیش دەرئەچێت کە ئێمە لە 2007 عەفوویەکی عامانەیە لە 2012 هەمانە لە 2017 هەمانە معلوماتیش ئەم ساڵیش ئینی کردبوو ئەوەی سەرۆکایەتیێنم جیاوازەوە عەفووی خاسە بەڵام ئەمەی تریانە بێت لە پەرلەمانەوە دەرچی عەفووی عام بۆیە سڵح خۆی لە خۆیە ئامانجە گەورەکەی بەدیەت کە قانون مەبەسی و مشەرعی عێراقی مەبەسی بۆ بەڵام لایەنە سلبیەکەی ئەوەیە کە دووبارەوە ئەکات خەڵک ڕەتعی بۆ قانون نمێنێ و ئەو کەسانی سەرمایه‌دارن یاخود توانای داراییان هەیە تاوان بکەن و بیریان لای ئەو بێ سڵحیان بۆ کرێت و یاخود لێبوردنێکی گشتی دەرەچێت و ئازاد دەکرێن. کاک شاڵاو لە چ کاتێکدا وەکو یاساناسێک دەبینی کە ئاشتەوایی سوودی هەیە زیانەکانی یعنی سوودەکانی زیاترە یاخود زیانەکانی زیاترەوە تا کاتێک من داوایەک تۆمارەکەم ئەگەر دەرفەتی ئاشتەوایی تیا بە کامیان بکەم باشترە ئەوەی کە ئاشتەوایەکە بگرمە بەر یاخود ئەوە تا من لە داوای یاساییەکانە بەردەوام بم و ڕێکاری یاساییەکان بگرمە بەر بەڕای منەکەوێتە سەر ئەو کەسە خۆی بە زۆری کەیسەکە و ئەو کەسەش خۆی قەنەعاتی خۆی ئێستا ئێمە قەزێ هەبووە بۆ نمونە کوشتن بووە خەڵکی زۆر گەورە کراوە بگژێ ئەو ماڵەیە سڵحیان نەکردو توانە ئێمە ئەمانەوێت ئەو کەسە سزای خۆی وەرگێ ئیتر سزاکە ئەگەر لە سێدارەدان بێت هەرچەند ئێستا جێبەجێ ناکری ئەگەر سزنی مؤبەد بێ با لە ژوورەوە بێ بۆ نمونە بچێتە سزنەوە بەڵام خەڵکێکیش هەیە کە بیر ئەکاتەوە بۆ نمونە ئەم کەسە وەزعی مادی خراپە مناڵەکانی خێزانەکەی یاخود ماڵی باوکی وەزعی مادیان خراپە و بیر ئەکەنەوە ئەم کەیسە هەتا بمێنێت ڕەنگە ڕق و کینەیەک و دوژمنایەتیەک هەر دروست بێ لە بینی تەرەفەینا بیر لەواکەن و ڕەنگەم کێشەی گەورەتر بێ بۆیە سەرنجام سڵحەکان و خوێنی ئەو کەسە کە لە شەرعیشە ئێمە لە شەرع پێوترێ دیە وەرەگیرێ خوێنبایەکەی وەرەگرن کە لە ڕوو شەرعیشەوە حەڵاڵە هەم چۆنڵی دافعێکی باشە دافعێکی مادی باشە بۆیان هەمیش کۆتایی بە کێشەکە هێنێ چونکە ئێمە بیرمان نەچێت زۆربەی و کەسانی کە تاوانیشان لێ ئەگرێت کە سوکارەکەی ئەگەر تۆزی حەکیمانەی بکەنەوە سڵحەکەن لەبەر ئەوەی کە ئەم کێشەیە دوژمنایەتی لێ نەکەوێتەوە ئێستا خەڵک هەیە با بڵێن لە چاکسازیەکانە بۆ حکومەکەی تەواو کردووە 20 ساڵ 25 ساڵی تاواکردویان حکمی ئیعدامی هەیە خەڵکمانە 30 ساڵە حکمی ئیعدامی هەیە و لە چاکسازی ماوەتەوە ئەمە سڵحی نییە ئەگەر بێت و سبەینی حکومەت بیریش لەوە بکاتەوە ئەم کەسە 30 ساڵی تەمەنی بە فیرۆ ڕۆشتۆ لە چاڕوانی سزای لە سێدارەی ئازادیشی بکە ترسی ئەو هەیە بێتە دەرەوە بکوژێتەوە یعنی بۆیە ئەو کەسانی کە زیاتر حەزەکەن سڵحکەن جگە لە دافع ئەمادیەکە دافعێکی کۆمەڵایەتی ژەیە کەم کێشەی کۆتایی پێ بێ وەکو برینێکی ژێرپەنجە بیبڕیت و ئەو ئایلەیە ئەو دوو تایفێ لێ پابێتەوە بەڕاستی لە بەس کاک شاڵاو یعنی ئێستا من ئەم پرسیارەش دروستە بێ سڵح با هەبێ قەینا بۆ نمونە کەسێک تاوانێکی کردووە با سڵحەکە هەبێ بۆ دوو تەرەفەکە بەڵام با تاوانباریش مافی با بڵێن ئەو ئەرکەی قانونی دەبێ جێبەجێکە بیکە لە کۆتاییمان هەرە بێ ڕێکەوە واتە سڵحەکە هەبێ باشە بۆچی هەمیشە هەرە بێ سڵحەکە وا بێ تاوانباریش استفادە بکە بەڵام لە کۆتایی ئەم دوو بنەماڵی دەرەوە بە ئەمان تووشی کێشەنە من با ئەو تاوانێکی کردو و با بڵێن ماوەی یاسایی ئێستا من وەکو ئاماژەم پێ کرد لە جەرای مەعامەکانە کە سڵحێکی تیاکرێ خۆ کەسە با بڵێن تاوانەکەی لەسەر لا ناچێ بەڵام وەکو وتم حکومەکەی زۆر داوابەزێ حکومەکەی داوابەزێ کەم حکومەش داوابەزێ زۆر جار محکەمە بۆ قبولکردن و بۆ ڕێزگرتن لە ئیرادی تەرەفەکان و بۆ کۆتاییهێنان بە کێشەکە نەمانی ئەو دوژمنایەتی و ئەو کەسە زۆر لە زۆر بارەکان ئەگەر مەجای ئازادکردنی تیا بێ بە ئیخەفتەنڤیز بێ بە
بە زۆرجار لە مووقفە ئەو مدەی تاوا کردووە کە محکمە حکوومەکەی بۆ دان ئەم کەسە ئازاد دەبێ بەڵام کێشەکە ئەوەیە تۆ ئێستا بۆنە لە تاوانی کوشتنە محکمە بۆ نمونە سوڵحی کراوە ئەم کەسە حکوومەکەی خۆی لە سێدارەدانە باشە یاخود با بڵێن مؤبەدە سزای بۆ نمونە بە 5 ساڵ یاخود بە 7 ساڵ بەڵام کێشەکەی کە لێبوردنێکی گشتی دەرەچێت ئەم 7 ساڵش سفرەکاتەوە یعنی کێشەکە خودی سوڵحەکە نییە کێشەکە لێبوردنە گشتەکەی کە دوای سوڵحەکە دەرەچێت ئێستا خەڵکی من پەیوەندیم بەردەوام پێوەکرێت لە چەکسازیەکان و بۆ من 7 ساڵ حکم بوو قەتلم کردووە هەیە 5 ساڵ و یەک مانگە هەیە 10 ساڵە سوڵحم هەیە کەی لێبوردنی گشتی دەرەچێت چاوەڕێی لێبوردنەکەیە یعنی سوڵحەکە بە تەواوی کۆتایی بە جەریمەکە ناهێنێ لێبوردنە گشتیەکەەوە ئاکات کە تۆ سوڵحەکە و لێبوردنە گشتیەکەی تر کۆتایی بە باش هیچ پێوەرێک هەیە بۆ ئەم لێبوردووی گشتیەکە کێ ئەگرێتەوە چ طبعا هەموو لە هەموو یاسایەکی لێبوردنی گشتی کۆمەڵێک تاوان ئێستەسنا ئاکرێت بۆ نمە تاوانەکانی تیرۆر بۆ نمە بازرگانی بە مادەی هۆشبەر هەرچەند لەوەی ساڵی 2007 سەتابیستی حکومەکانی ئەوانیش کەم کرایەوە بۆ نمونە ئەوانەی کە تەجەسوس و جەرایمی ماسەبی ئەمنی دەولە و بە ئاسایشی دەوڵەتەکان تەزویری پارە با بڵێن سپیکردنەوەی پارە یاخود کۆمەڵە جەرائیم کە زیاتر تابعیشی ئەمنیان هەیە ئەم جەرایمانەی سزنا ئەکرێن یان جەرایمە جنسیەکان دەستدرێژی سێکسی ئەمانە هەمویان ئستثنا ئەکرێن لە لێبوردنە گشتیەکە بۆی نەیانگرێتەوە بەڵام بۆ تاوانی دزیکردن تاوانی کوشتن تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر شەڕکردن هەموو ئەمانە ئەگرێتەوە دەمەقاڵە بەڵێ ئەمانە ئەگرێتەوە بەڵام ئێمەمان بیر نەچێ قانون لەو جەرائیمانی کە وەکو باسم کرد خوارد 1 ساڵە پێویستی بە موافقەی قازی نیە بۆمانایانە کە بۆ نمونە لە دەروی محکەمەی ترکۆتایی کەیسەکە دابخرێ محکەمە یەکسەر بەڵێ ڕۆتیناتەکەی بەڵام هەنێ تاوان هەیە کە سەروی 1 ساڵن ئیلا بێ بە موافقەی قازی ئەم سوڵحە قبولکە لە هەنێ تاوان ئەم محکەمە لە پێناو چەسپاندنی دادپەروەریە سوڵحەکە قبول ناکە بەڵام ئەو حاڵەتانە زۆر کەمە مەگەر حاڵەتێک بێ بۆ ڕای گشتی لەسەر دروست بوو بێ حاڵەتێکی زۆر لە قەوسێکا خێزەون بێت ئەمەوە ئاکات کە محکەمە زۆر جار سوڵحەکە قبول ناکات چونکە لە زۆربەی داواکانە محکەمە زۆر جار مهلە بە تەرەفەکان کە ئەزانێ نزیک بوونەوە ئەوە هەیە یان تەرەفەکان تەرەفی بۆ نمونە تۆمەتبارەچنە لای قازی محکەمەکە ئاڵێ داواکەمان تۆزێ بۆ دو بخە خەریکی سوڵحین وانە محکەمە خۆی مهلە بە تەرەفەکان بۆچی بۆی ئەم شتە کۆتایی بێ یعنی بڕوا بکە کەیس هەیە لەناو محکەمەیە ئەبێت هێزی تایبەتی بۆ بێ کۆنتترۆلی تەرەفەکان بکرێ بۆیە محکەمە لەم حاڵەتە حەز ئەکات ئەم کێشەیە کۆتایی بێ و محکەمەش دەورێکی خێر ببینێ ڕاستە وەکو لایەنە حەق عامەکە حکمی خۆیدا بەڵام وەکو پێم وتی لە کۆتاییە خەڵک چاوی لەوەیە کە لێبوردنەکە کاکشڵ ڕاستە یعنی ئێمە لە کۆتایە کۆمەڵگایەکی زۆر کۆمەڵایەتین ڕەنگە ئەمە پێویست بێ من ئەو پرسیارە تاوانبارێک کەسێک تووڕە بووە بەان قەست قەتڵێکی کردو کوشتنێک بووە لە ناوبردنێک بووە بەڵام خۆ ڕەنگە دوایی پەشیمان بێ لەو کاتەیە تووڕە بۆ ڕاستە بەان قەست کردوێتی ئەو ڕێکارانەی باس کرد بە پێی یاسا بۆی جێبەجێ دەکرێت و لە لێبوردنێکی گشتی یاخود حکومەکەی کەمەکرێتەوە بۆ نزیکی 5 ساڵەوانە دووبارە ئەگەر ئەم کەسە هەمان تاوان بکاتەوە بە هەمان شێوە بە شێوازێکی ئەنقەزنەوە سوودفە و حاد ڕووداوێتەوە بێت ئایا یاسا هەمان پێوەرەکانی جاری یەکەین بۆ حسێبکاتەوە مۆڵە دەداتەوە بە ئەوەی سوڵحی بۆ بکرێت لە کاتێکا چاگەزانێت کە ئەم تۆمەتبارە کە پێشتر تاوانبار بووە دیسانەوە هەمان کەسی دووبارە کردوێتەوە یان مەجای ئاشتەوایی تایە وەکۆڵێن هەتاگەمەتیاشی بێت لە دەرەوە بەس هەموو مادەکانی تایبەت بە سوڵح و سەفەح مادەی 194 بۆ 198 331 بۆ 330 قانون سوڵح محاکەمات باسی عودە ناکات ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە سەر تاوان شمولی سوڵح نەکات بۆڵێ هەمان ڕێکار هەمان ئیجرا دەگەر تەنەزولی بۆ بکرێت و لێخۆشببوونی هەبێ سوڵح بکرێت ئەیگرێتەوە بەڵام بیرمان نەچێت لە دواتر ڕەنگە لە حەق عامەکەیە ئەگەر بەتەمای لێبوردن بێت لەوە شمولی نەکات چونکە ئێمە لە قانونەکانی لێبوردنا هەنێ جاری سزنای ئەوانە کراوە کە پێشتری سادان لە لێبوردنی گشتی کردووە جارێکی تر بۆی نیە ئیسفادە لە لێبوردنی گشتی بکاتەوە ئەمە وەکو پاڵنەرێکە بۆ ئەو کەسێک کە جارێک حکومەت ڕەحمی پێەکە و لێبوردنی گشتی بۆ دەرەکە و کە سوکاری تاوان لێکراوی سوڵحیان بۆ کردووە جارێکی تر پەنا نەباتەوە و بەتەمای جارێکی تر لێبوردن نەبێتەوە بەڵام وەکو وتم هەموو ئیجراعەکانی سوڵح و تەنەزولکردن شمولی کاتەوە بەڵێ کاک شاڵەو ڕەگە پرسیارم سەرەتایی بێ بەڵام شێوازی داواکان چۆنە کێ دەتوانێت داوا پێشکەشکە بۆی کە مافی خۆی بسەنێتەوە و جیاوازیت لە تاوانەکان ئەگەر تاوانێکی بچووک بێ خۆت حەقێکی بچووک طبعا بەپێی قانون سوڵی محاکەماتی جەزایی مادەی یەکەم ئەو کەسانی کە بۆیان هەیە سکاڵا بکەن چێن ئەو کەسانی کە متەزەرن لە جەریمە
زیان کەوتوان زیان لێکەوتوان نەجەریمە و کێکێگرێتەوە بۆ نمە کەسێک تاوان بەرامبەر خۆی کراوە ئەم مافی هەیە گەر خۆی نەمابێ کوژرابێ بۆ نمە مدعی بە حەقی شخصی داواکاران و مافی کەسێتی کە کەسوکارەکەی گرێتەوە بە پێی قەسامی شەرعی ژن و مناڵەکانی و لەگەڵ دایک و باوکی یاخود خوشک و براکانی وكي تربوي هي سكالا بجولين من وقع من علم بوقوع الجريمه كسك علمي هبه برداني تاوان وكو هوالدر اتواني بشيت بنكي بوليس ياخذ عسايش ولا فلان تاوان ريا وكو هوالدر افاده وريشيله بلامي ما اگر برسارك بجوري كتير من ولامي بمربتي بكم ببابتك شي بوي هي داوي صلح بكات تو مدبر خوي ياخذ كسوكارك ين ياخذ او كسي جيجي جريتو ببي قانون كمحاميه كي اكاد يا طلبي صلحك هذا المحكمة طلبي قد أبونا توم مدور خوي سجنة يعني خوي الأسنان مرافعة عليه من صلح ما نكردوه مشروع كي بلين مشروع كي مصالحة هبوا كتاي في هاتوا يعني محامية كي طلبي جايبة محكمة على صلح كراو محكمة شوكو إجرائك على سبب كتني إفادة سكالا كاركان بما بلين مدعي كان بما في كسي ياخذ سكالا كار كآية صلح كردوه تنازل كردوه شون كبير ما نصيحتاكو با عريزي نوسين إجبات هتا محكمة إفادة خوي ورنقري أو شخص ياخذ مدعي كان بحقي شخصي أم بابتا لسقسي تو مدور ناجي با هتا عبارة أو بلا مصلح بكرة إلا عبد سكالا كارك بيت خوي إفادة بابا الشخصي لبرد محكمة وقاضي خوي إفادة كي ور بقري بلا بيه زول ليك دنيك من صلح كدو إذا صلح كبيه برامبر بياخذ ببرامبر بمحكمة ناتشة أو بابو آيات صلح كدو سيدور قلتو سيدور نقلتو خلق يبون صلحك تنها لرجع يبون نخوة يعني كسيك متدينة كسيك بروي واي أما قضاء وقدر يبو أما قدر يبو لشاري أم كسوم عائلين وسوا أبويا ربع بوي ببيهيز برامبرك لو كسا خوجة بيت باشا كاك شالوباسي هندك بابتك لوانا كراي قشتي تدابت وەک چۆن ڕایگەشتی ڕەنگە هۆکارە بۆی کە تاوانبار سڵحی بۆ نەکرێ هیچ شێوازێکی ترمان هەیە ئەگەر ڕایگەشتی هۆکار بێ بۆی کە ئەم کەسە لە زیندان دەربهێنێ یاخود سڵحی بۆ بکرێت و هەندێک ڕێکارەکان ئاسایی بکرێتەوە بۆی طبعا او مفهوم بقى غلط نروى اما نصلحي بو كريا وكسي بون قضيه جايه بون رابدو سن كيسبوا بيت موضوع رايقشتي صلحي بو كري بلام اكري محكمه قبول صلحه كان كات كو حالة انا زور كما زور نادره بلام اكريت بون منا همان او رايقشتياش همان او زختي كدروز اكري لسر كيسي اگر كسبنا حق جيرابه او كسا كيسي كي سياسي بو دروز كرابه اما اكري واب كاد محكمه تاڕادێک مرونەت بنوێنێ ئەگەر کیسەکە بە تایبەت کیسەکە بەهەڵە تێپەڕی بێ بەسەر محکەمە یاخود بەڵگە نەبوو بێ یاخود بۆ نمونە دافعێکی سیاسی یاخود دافعێکی شخصی یاخود واستەکاری لە پشتی مۆزوعەکەەوە هەبوو بێ لەم حاڵەتە ئەگرێ ڕایگشتی دەوری هەبێ بۆ ئازادکردنی ئەو کەسە کە بەبێ گوناح گیراوە چونکە بەڵێ ئێمە مەبدەیەکمان هەیە لعلمي جنائية لعلمي قانون على ديان تومتبار آزاد بن باشتري لو يكتو تومتبارك بكسيك ببيجونح بقيته زندانه يعني أكري خلاص بيتواني كده بآزاد ببلام أما باشتري لو يتو كسي بيني بكي تجورو جناحينه كاك شاء الله بابتك كتير هي درباري صلح زور جار تاوان بارك خيزانكي خوي لنا وبا واتە تەرەفی بەرامبەری نییە تەرەفی بەرامبەری ئەکرێ با بڵێن هەر باوکی خۆی بێ یاخۆت خزم و خاڵ و کەسە نزیکەکان براکانی خۆی بن لەم کاتەیە سڵحەکە چۆنە یعنی ئەگەر بێت و خێزانەکەی داوا نەکەن شکات نەکەن بڵێن کێشەمانە ئەگەر تۆزێک لەسەر ئەم بابەتە چکۆ لە کۆتایە تاوانبارێک ڕەحم بە خێزانەکەی خۆی بە دایک و باوکی خۆی نەکە ئەی بێتەوە ناو کۆمەلگا چۆن ڕەحم بە منەکە ڕاستە ئێمە هەمان مبادیەکانی سڵح کە بۆ خەڵکی خەیرە ئەبێ بۆ ئەفرادی عایلەش هەمان مەفهومی هەیە وەکوتم بۆ منە ئەگەر کەسێک باوکی خۆی بکوژێ یان ژنی خۆی بکوژێ یان باوکی کوڕی خۆی بکوژێ لەم حاڵەتەیە چی ئەبنە مدعی بەسەر ئەو کەسەوە بۆ منە بەسەر کوڕەکەیانەوە خوشک و براکانیان لەگەڵ دایشی ئەبنە مدعی بەسەریەوە کە باوکیانی کوشتووە تێگەی لەم حاڵەتە ئەکرێ سڵح نەکەن ئێستا هەمانە سڵح ناکەن لە ڕابردووە کەسێکە بۆ پێما بێ 5-6 کەسی عایلەکەی خۆی کوشت هەتا ئێستا سڵحی بۆ نەکراوە بەڵێ صلحي بۆ ناکرێ یاخود ئەگەر سڵحەکەی بۆ کرا لەم حاڵەتەیە هەمان ئەحکامەکان شمولیەکە و ئەکرێت چۆنەڵێ محکەمە لە حکومە عامەکەیە لە حەق عامەکەیە محکەمە دەستی تونکات وەکو پێم وتی بۆ نمونە لەبری ئەوەی سزاکەی بۆ بکە ئەگەر ئیعدام بێ حکومەکەی کوشتنی دوو کەس زیاتر بێت حکومەکەی حتمەنی ئیعدامە لەبری ئەو سزاکەی بۆ بکە بە 15 ساڵ بۆ یەکا بە 20 ساڵ يعني دەستی قورسەکە لەسەری لە حەق عامەکەیە
بۆ ئەوەی ئەم کەسە وە بە ئاسانی نێتەوە ناو مجتەمع وفعلا ئەمە شتێکی جوانەتەوە کەسێک ڕەحم بە جەرگی خۆی یاخود بە دایک و باوکو بە خوێنی خۆی بە خوشک و برای خۆی نەکات سبەی نەبێتەوە ناو کۆمەڵگە چی ئەکا بەرامبەر خەڵک وای ئەمە بیرمان نەچێت زۆر جار بەعزێ لەو کەیسانە کە ڕووەیە لە ئەسنای عایلەیە کەم کەیزەیە پێشتر پلانی بۆ دانرابێت زۆربەی و کەیسانە لە دەمەبۆڵەیەکی عایلەوی ڕۆیە لە کێشەیەکەوە لەسەر زەویزار لەسەر میرات لەسەر مڵک و ماڵ لەسەر بۆ نمونە کەسێکی ئەوێ زەواج کار ماڵەکەی کەسوکاری ڕێی لێگرن ئەمیش لەو کاتەیە چۆن ئەڵی ژینگەیەک دروزە بێ بۆ ئەنجامدانی تاوانەکە عەسەبیەتێک پاڵنەرێک ڕقێکی کاتی بۆیە ئەم تاوانانە زۆربیان لێ خۆشببوونی بۆ کرێ و بیرمان نەچێت کە سوکارەکە ئەمە کەیسێکە بوو بکە بەڕاستی حەزم کرا ماچەی پێ بم کەسێک باوکی خۆی کوشتە بوو من لە جلسەکە ئامادە بووم کە سوکارەکەی کە هاتن بە جۆرە قسەیانە کرد پشگیریان لە بکوژەکە کرد لە کوڕەکەی خۆیان محکەمەوتی پێم سەیرە ئێوە باوکتانی کوشتووە یاخود باوڵێ مێردەکەتی کوشتۆ بۆ قساکەی وتی ئێمە ئەم پیاوە چەند ساڵە ئێمە ئاچەوسێنێتەوە لە ژنەکە هەیە لە مناڵەکان ئەیە وەزعی زۆر خراپ بۆ لەگەڵمانە بەردەوام ئیهانە و جنی و سوکایەتی و لیان و مەصرفی نەکردوین بۆیە ئەم شتانە هەر کۆبەتەوە چەند ساڵە کۆبەتەوە مناڵان نەبچووکیەوە لەگەڵم ئەم باوکە خراپە ڕاهاتون بۆیە لە کۆتاییە یەکێ لە مناڵەکان هەستا بوو کە ئەمە ئەو پەڕی من قەت یعنی پشگیری شتێکی وا ناکەم بەڵام ئەبینی کەیسی واش هەیە کە هەستا بوو باوکی خۆی کوشت بوو ئەم کوڕە و کە محکەمەی پرسی بوو ئەم تاوان ئەو کردوتی ئەمە گشت بووە حەدێکیانە بووی تر بەڕاستی تر ئەم شتە بکەم یانەوە تا شتێکم لە خۆم کردا لە بەروی تەحملمان نەماوە چەند جار ئێمە گەشتونەتە سەر جیابوونەوە جیابوونەتەوە ئاشبوونەتەوە چەند جار بنکەی پۆلیس و گرتن و شەڕ و ئەوەی تێکەوتووە بۆیە ئەبینی لەم کەیسەیە مدعیەکان بە حەقی شەخسی کە سوکارەکەی بکوژەکە بوون نەک تەنازوریان بۆ کرد بگرە داوای لە محکەمە کرد کە محکەمە ڕەحمی پێ بکە هەڵبەتە ئەمە نەبێتە هاندان بۆ هیچ کەسێک کە خێزان نزیکەکانی ئازاریە دەبیوادارین هیچ دایک و باوکێکی ژیان هیچ کوڕێک مناڵێک نە دایک و باوکی ئەوەندە ئازار نەدا کاکشەڵا لەو کاتەی مامانە بەڕاستی دەمێ یاساکانی دادگاکانی عێراق و وەزایدن کوردستانیش ڕەنگە کوسان بە کۆمەڵێک زافاتەوە مەرجە و مەزدەریان لە شەریعەتی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەشێکی باشی وەرگیراوە بە تایبەت ئەساسیەکان لە بابەتی سڵح و دیە و وەروەها کورد لە بری خوێن لە بەرخوێن ئەمە دادگا تا چەندێک پشتی بەوە بەستویا خۆت دادگاکانی هەرێمی کوردستان تا چەندێک هاوتەریبی یاساکانی عێراقن چونکە ئەوەندە ئاگادار بین لە 92 زۆربەی یاساکان هەمووای کرانەوە و گۆڕانکاریان بکراوە طبعا ئێمە ئەو یاسایانی کە زیاتر لە مەسلەی سڵح ئیشی پێکرێت یاسای جەزائیەکانن قانون عقوباتی عێراقیە قانون عقوباتی عێراقی قانون لە ساڵ 1960 دانراوە قانونەکە لە قانونی فەڕەنسی وەرگیراوە یعنی دوور و نزیک مەبادیەکانی شەریعەی ئیسلامی تیانە بۆ نمونە خوێنبایی قیساس ئەمانەی تیانە چونکە ئێمە محاکمەکانمان محاکمی شەرعی نین حاکمی ئێمە قازی شەرعی نییە کار بە مەبادیەکانی شەریعەی ئیسلامی ناکات بۆ وڵاتێکی وەکو ئێران هەمان ئەو مەبادیانەی کە شەرع داوایەکات لە خوێن لە تۆڵەکردنەوە بۆ نمە کەسێک تێزابی کردبوو بە دەموچاوی کەسێکی ترایان کەسێکە کوژێ لەوێ محکەمەی شەرعی ئەڵێ بۆ هەیە تۆڵی لێ بکەیتەوە بەڵام لەژێر سەرپەرشتی محکەمە یعنی هەمان فعلی بەرامبەرەکەنەوە بەڵام ئێمە قانونەکانی ئێمە قانونی عقوبات بە تایبەتی مەبادیەکانی شەریعەی ئیسلامی تیانی ئەو کۆی بڵێ محاکمێکی شەرعی بێت هەمان ئەوە بدەانە بەڵام تۆ دیقەت بی لە مەسەلەی سڵحە هەمان ئەو مەفهومەیە کە شەریعەت ئەیەوێت ڕاستە باسی ئەوە نەکراوە کە تۆ بێ پارەبی ئەو نەپارەبی لە بەرامبەر ئەو نەشتا بەڵام لە کۆتاییە کە سێرەکی ئەوانەی کە سڵحەکان زۆربیان خوێنباییەکان وەرگرتووە لە دەرەوە و بیرمان نەچێت زۆربەی سڵحەکان سوپاس بەخوا ئێستا ئێمە خەڵکی ئێمە ینی مجتەمەعی ئێمە مجتەمەعێکی ئیسلامیە زۆربەی سڵحەکان لە مزگەوتەکان ئاکرێت دیقەت بە کۆتایی هاتنی سڵحەکە و ڕاگەاندنی سڵحەکە لە مزگەوتەکان ئاکرێ هەردوو لە دائانیشتن و تەوقە و گەردنازایی و لەولە یەک ماچ ئەکەن و ئەوە ئەگەیەنێ کە ئەو مەبادی ئەجوانانی شەریعەتی ئیسلامی لەناو مجتەمەعەکە بوونی هەیە و یاساکانیش و مەحاکیمەکانیش کە قازیەکانیش بۆ خۆیان کەسانی مسلمانن ڕاستە یاساکە بە دەقیقی وەری نەگرتۆ بەڵام ئەم مەبادیە هاوتەری بەبێت لەگەڵ ئەوەیە و شەریعەتی ئیسلامی لە یاساکانی ئێمەیە لە دوای لە سێیەم مەرتەبەیە سەرەتا چیمان هەیە یاسای نووسراومان هەیە دووەمینی عورفمان هەیە ئەنجا ئەگەر مەبادی ئەگنە بوو محکەمە بۆ هێ مەبادی شەریعەی ئیسلامی وەربگرێت زۆر سپاس بۆ کاک شەڵاو بەکر پارێزەر
سپاس بۆ کاتەی پێت بەخشین بە هیوای ئاشتەوایی بۆ هەمووتان دووربوون لە کێشە و گرفتەکان و ئەگەر بکرێ ئێمەی مرۆڤ بتوانین بە ڕێکارێکی تەندروست و لە ژێر شێوازێکی جوان و بە شێوازێکی ڕێکپێک بتوانین ئاشتەوایی بکەین لە بینی خۆمانە هیوادارین کە هەمیشە سەلامەت و تەندروست بن. بەڵایزان لە شاری سلێمانی هاوکەرانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین هەربارەی پرۆژەی لە تۆوە فێربوون باوزانین بابەتە باسی چی دەکەن. پرۆژەی لە تۆ فێربوونە هی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە وەکو هەموو ساڵێک درێژەمانیا بەم پرۆژەیە بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر ئەم ساڵ هەستاین بە دابەشکردنی 500 سیواک زائیدەن 100 مسیلەی زیکر و هەروەها فەرموودە و شیرینی کە لە ناو زەرفی بچووکە پێچراونەتەوە لە ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سنووری سلێمانیە دابەشیانەکەین بەسەر خوێندکاراندا بە ئامانجی زیندووکردنەوەی سونەت و وەبیرهێنانەوەی سونەتەکانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم لە ناو چینی گەنجاندا بە تایبەتی. ئەمە ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی ساڵانە هەڵەسین بە بڵاوکردنەوەی سیواک و شیرینی و فەرموودەکانی پێغەمبەری خۆ بەمبەستی زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناوەندی زانکۆ و پەیمانگاکانە بەمبەستی ئەوەی کە ئەم سونەتانە زیندوو بکرێنەوە هاوکارمان بنیانی خەڵکی لە بڵاوکردنەوەی سونەتەکاندا بە تایبەتی چینی خوێندکاران ئەلحەمدولیلا هەتام ساتێک کە هەیە بەش پێوە بڵێن بەدەمەوە هاتنێکی باشمان هەیە لەلایەن خوێندکارانەوە و پێشیان خۆشەوە هەنیشیان داوین کەم کارانە بەردەوام بێت چونکە بەڕاستی جێدەستیان خۆمان ینی لەم کارانەیە دیار بووە و هاوکارێکی باشمان کراوە هەم لە لایەنی ئەوەی کە سەپۆرتیان کردوین بەوەی کە بەدەممانەوە هاتوون و لە هەمان کاتیشە ئەو دەستخۆشانی کە لێمانەگری ئەو کاریگەریانی کە لەسەر چینەکان دروست بووە بە تایبەت چینی خوێندکار کە ئێمە شەکەمان لەناو خوێندکارانە بڵاویانەکەینەوە بە ناویاندا. لە ناوەندێک بۆ ناوەندێکی کەواتە بڵێن لە زانکۆیەک خۆ لە پەیمانگاکانە ڕێژەکەی جیاوازە و ئەکرێت لە ڕێی ئەوەی کە تەلەبی زانکۆکان لەوانەیە ڕێژەیان زیاتر بێ لە ناوەندی زانکۆکانە زیاتر شیرینی یاخۆت ئەو سیواکانی کە هەیە دابەشەکرێت بەنسبەت کەمپیکۆن کە من نوێنەری کەمپیکۆنی زانکۆی سلێمانیم نزیکی 100 سیواک دابەش ئەکەین و 33 لەو زیکرانە یاخود بڵێن تەزبیحاتکە زیکرەکانی پێەکەن خەڵکی و دابشکردنی 100 فەرموودەی پێغەمبەر دەربارەی سیواک و چەندین ئامۆژگاریکە کە هانی خوێندکارانەدات یاخود ئەو کەسانی کە بەدەمانەوە دێن بۆ بەرەو پێشبردنی پرۆژەکە تاوەکوونەوەی کە بتوان سوودێک بگەێنین. خۆشەویستان لە تەوری دووەماندا باس لە بابەتێکی تر دەکەین ئێش گرنگی خوێندنەوە بەدەستهێنانی زانستە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە. ئاینی ئیسلام زۆر گرنگی بە بواری خوێندن داوە بەڵام ئەمڕۆ باس لەوە دەکەین کە بە چ شێوازێک و چۆن باس کراوە لەلایەن مامۆستایەکی ئاینیەوە ئەویش زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیامەنسووریە. مامۆستا بەخێر بێی. زۆر سپاستان دەکەم. مامۆستا خوێندنەوە بۆ گرنگە. بسم الله الرحمن الرحیم. بەیانیتان باش بەیانی بینەران و بیسەرانی بەڕێز باش. دیارە خوێندنەوە پێش هەموو شتێک خوا بە گرنگی داناوە بۆیە گرنگە. یعنی تۆ تەسەوور کە یەکەم وشە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزیوە لە شارێکە لە وڵاتێکە قوتابخانەیەکی تیان نییە، زانکۆیەکی تیان نییە، پرۆفیسۆرێکی تیان نییە بە زبانی ئەمڕۆ. یەکەم وشە لە نێوان دوو بەردا دابەزیوە ئیقڕە. ئەمە دیارە خوا بە گرنگی داناوە. خوێندنەوە خوای تەعالا بە گرنگی داناوە پێشی وتون ئێوە ئومەتێکی خوێندەوارن، ئومەتی ئیقڕەن، نابێ گرنگی بە خوێندن و خوێندەواری نەدەن. یعنی آخر ئەم ئایەتە پیرۆزە لە سەردەمێکی ئاوهادا فەرمانی بە قیرەئەت کردووە، ئەمە دیارە زۆر گرنگەوە نییە؟ خەڵک خوێنەواری نەبووە. لە کاتێکدا مەشاکیلی خەڵک لە دوورگەی عەرەبیدا شتی تر بوو، نەک نە خوێندەواری.
ئەمە لە ڕوانگەیەوەی کە خوای تەعالا بە گرنگی داناوە بۆیە خوێندن و خوێندەواری زۆر گرنگە. پاشان معلومی جەنابتانە بۆیە خوێندەواری گرنگە، ئەوە خوێندەواریە کە وا لە ئینسانەکات کە بتوانێت بە باشترین شێوە بە چاکترین شێوە بیرکاتەوە. ئەگەر ئینسان خوێندەوار بێت لە بیرکردنەوە و لە داڕشتنی ئەو بەرنامێکە بۆ خۆی و بۆ کۆمەلگاوە پاشان ئەو ئینسانێکی خوێندەوارە تەنانەت عیبادەتەکەشی لە عیبادەتی خەڵک جیاوازترە. یعنی ئینسانێک ئەگەر سوڕەتی فاتیحا لە نوێژدا بخوێنێ معناکەی بزانێ بەو شێوازەی کە خوا داوای لێ کردووە باشە جیاواز نییە نوێژەکەی لەگەڵ ئینسانێکە کە معناکەی نازانێ هەر دووبارەیە کاتەوە وانە بێگومان جا بۆیە ئەمە گرنگیەکی تری خوێندەواری. پاشان خوێندەواری تاکەشتەکە مێشکی ئینسان زۆر فراوانەکات. ینی لەم ساڵانی ڕابردوودا لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا ئەڵێ لەسەر چەند نەفەرێکی دیاری کرا و تاقیکردنەوەیشیان کردووە کە بزانن ئایا ئەو ئینسانی کە ئەخوێنێتەوە لەگەڵ ئەو ئینسانی کە ناخوێنێتەوە بەراوردی مێشکیان بەراوردی عەقڵیان بەراوردی بیرکردنەوەیان تەنانەت بەراوردی کاروباری ڕۆژانیان هەڵسوکەوتی ڕۆژانەیان چۆنە لەسەر 40 کەس 42 کەس تاقییان کردوتەوە. ئەو ئینسانی کە زیاتر ئەخوێنێتەوە تەسەڕوفاتی لەوانی تر باشترە طبعاً بەعام ناخەڵکی شتێ خوێنەوارە و دکتۆر لێرە ڕاگرم لەسەر ئەمە تۆزێک زیاتر قسەمان بۆکەی ڕێک پێچەوانەکەی زۆر جار خەریکە لای ئێمە دروستە بێتەوە بۆیە ئەم پرسیارە ئێتەکایەوە کەی بخوێنینەوە چی بخوێنینەوە چۆن بیخوێنینەوە بۆی ئەو ئامانجی ئەمانەوێ بەدەستی بێری نەک پێچەوانەکەی کە نمونەمان زۆر و ڕەنگە باش لەمە بەستم تێ بگەیت. طبعاً خۆی خوێندنەوە و خوێندەواری بۆ ئامانجێکە وانە یعنی خوێندنەوە خوێندەواری ئامانجێکی بێ لە پشتەوە بێ بۆیە زۆر گرنگە بزانی چی خوێنیتەوە. جاری وای ئینسان بەوەی خوێندنەوەوە دین لە دەسەدات، جاری وای ئینسان بەوەی خوێندنەوە عەقڵ لە دەسەدات عەجیب نەبێ بەلاتانەوە. جاری وای ئینسان بەوەی خوێندنەوە تەنها کاتەکانی بەزایەچێ بۆ نازانێت چی بخوێنێتەوە. بۆیە ئەو سێ بابەتی جەنابەت باسی کرد بەڕاستی کڕۆکی مەوزوعەکەیە کڕۆکی بابەتەکەیە ئێمە چی بخوێنینەوە. لە شەرعدا کتێبێکی دیاریکراون نییە کە ئینسان بیخوێنێتەوە یان نەیخوێنێتەوە. لاوچە کەسێک بڵێ مامۆستا ئەی ئەوە نێ نەسمان هەیە و کە تەورات و ئینجیل نابێ خوێندرێتەوە و مەنع کراوە پێغەمبەر مەنعی کردووە. تەورات و ئینجیلیش کاتێک کە نابێ کەسێک بیخوێنێتەوە کە ئەم ئینسانە ئەوەندە لاواز بێ لە ڕووی دینداری و ئەوەوە ئەو کتێبەی کای خوێنێتە تەورات بێ ئینجیل بێ هەرچێک بێت تەئسیری تێ بکات دینی بوەڕێ. ئەگەر نا من تەوراتم خوێندۆتەوە کاکە ئینجیلم خوێندۆتەوە هیچ کێشەیەکشی نییە. گرنگیشە ئینسانی مسلمان ئاگای لێ بێ ینی تۆ لەسەر چاوەکانی خۆیان شتەکانەوە بزانی باشترە لەوەی لەسەر چاوی خۆتەوە نازانی دەستکاریی کراوەیانە. بۆیە ئێمە چی بخوێنینەوە هەڵدەین ئەو کتێبانەی کە ئەبێتە هۆی لادانی ئێمە لەسەر ڕاستە ڕێگا نەیخوێنینەوە بەڕاستی ئینسانێک ئەگەر لە خۆی ڕانەبینێ. پاشان لە بوارەکانی ترە چی بخوێنینەوە ئینسان هەڵدا لە ژیانیدا چونکە بەڕێزان تەمەن بەشی خوێندنەوە ناکات باوەڕ بکەن تەمەن بەشی خوێندنەوە ناکات. بۆ یعنی تۆ لە یەکی بەرەوە هەموو مانگە کتێبێکیش بخوێنیتەوە کتێبێک تراوە 500 لاپەڕی 600 لاپەڕی بخوێنیتەوە بە معدلی کە ئینسان ڕۆژی 50 لاپەڕی خوێن دووردا ئەوە ڕۆژی کتێبێک مانگی کتێبێک بخوێنێتەوە ئینسانە ساڵێک چەند کتێب بخوێنێتەوە ساڵێک 12 کتێب بخوێنێتەوە. ئەگەر ئینسانە 50 ساڵ بخوێنێتەوە چەند خوێنێتەوە زۆر کەمە بەڕێزان زۆر کەمە. تۆس ملاوەچێ ئێستا کتێبخانەکەی من 3000 کتێبی تابێت کتێبخانی شخصی خۆ ئەخۆ ئەگەر هەموو تەمەنی بۆدانم تەواوی ناکەم کاکە وەنیە ڕاستە. بۆیم پێم وایە ئینسان کاتێککە کتێب زۆر بوو ئەبێ بزانێت چی خوێنێتەوە باشترین شت هەڵبژێرە بۆ خوێندنەوە لەو خوێندنەوەشە هەوڵدە باشترین شتی لێ دەربێنە باشترین شتی لێ بنووسەرەوە کە جاری وایە تۆ کتێبێکە خوێنیتەوە 50 لاپەڕا خوێنیتەوە 5 دێڕی سەرسامی پێی وەنیە 5 معلومەی زۆر گرنگی تایە لاپەڕێک با لە بینانە بێ ئەگەر لاپەڕەکە دیاریکەیت یان بابەتەکە دیاریکەیت بینووسیتەوە بۆ چونکە کە هەر کتێبێکت خوێندەوە
ملخصی کتێبێکەوەی کە لی فێر بووی لە پارچە کاغەزێکە لە ناو کتێبەکە خستە کۆتاییەوە ئەوە بابەتێکی ئەوە ئیسفادەی لێکەیت یعنی منم بەیانە کتێبێکم کردەوە لە کتێبخانەکەم کاتی خۆی خوێندە بوومەوە صفحات من صبر العلماء هێن عەبدولفەتاح ئەبوو غودەیە باسی شت زۆرەکە یەکێک لەوانە باسی ئەواکە کە کتێب چەند جار بیخوێنیتەوە باشە نووسی بووم خۆ تۆ کتێبێکی 500 لاپەڕەی سیر ناکەیت لە لاپەڕەی کۆتایە نووسی بووم ئەو کەسانەی کە زیاتر لە جارێک کتێبێکیان خوێندوتەوە کە تەماشای لاپەڕەکانم کرد یەکسەر چوومەوە سەری مەسەن زانەی وایە ئەڵێ 300 جار کتێبی ئیمامی شافعیم خوێندوتەوە هەر 300 جارەکە هەموو جارشتی تازە لی فێر بووم هەموو جارێ جا بۆی ئەبێ بزانین ئێمە چی هەڵبژێرین بۆ خوێندنەوە ئەوە زۆر گرنگە بۆ خۆمان بۆ دەوروبەرمان بۆ ماڵ و منداڵمان چونکە جاری وایە بەڕێزان ئەمڕۆ کتێب زۆرە کتێبێکە یعنی جاری وایە ڕۆمانێکە لەم سەرەوە ئێنێ لەو سەرەوە گەڕێ ناشگەن بە یەک دکتۆر ئەوە مشکلەکە ناگەن بە یەک یعنی زۆر خەفەتیان لێ خۆی هەر خەفەتیان لێ خۆی کتێب ئەبێ بزانی معلوماتی بخاتە سەر ئەو معلوماتانت کە هاتە وەنیە چونکە ناکرێت تۆ کتێبێکت تەواو کردووە ینی بە مانگێک تۆ بڕۆیتە دەورەیەکی عەسکەریەوە یەک مانگی ڕێک دەورەی عەسکەری تەواوکەی لەو سەرەوە نەزانی میلی دەمانچە بێنیتەوە وەنیە ئاجا بۆیە ئەبێ معلومەیەکی زیادە بخاتە سەر معلوماتەکانت ئەو کاتە پێوترێ خوێندنەوە کاکە ئاجا بۆیە بەڕاستی ئەوە زۆر گرنگە بزانین چیە خوێنینەوە پاشان بزانین ئێمە کەی ئەی خوێنینەوە بەڕێزان خوێندنەوەی کتێب دیارە چەند جۆرێکە جۆرێکیانەوەیە کە معلومی جەنابتانە ئینسان کتێبێک تەماشا ئەکاو بە بێدەنگی ئەنی هەر لە فکری خۆیە بە بێدەنگی چاوی بەسەر دیێڕەکانە ڕۆمە جۆرێکە لە خوێندنەوە جۆرێکی تر لە خوێندنەوەمانەیە کە ئەم ئینسانە بەدەنگی بەرز نەیخوێنێتەوە هەندێک خەڵکەیە تا بەدەنگی بەرز نەیخوێنێتەوە جێگیر نابێت لە مێشکیە هەندێکمانەی ئاوایە هەندێکی ترمان هەیە خۆی ناتوانێت کتێب بخوێنێتەوە نابینایە مەسەلەن ئەمڕۆ خۆشبەختانە کتێب زۆر خوێندراوەوە کە گوێوانە کتێبی دەنگیمان زۆر زۆر سپاس بخوا لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە قورئان و لە تەفسیر و لە هەموو بابەتەکان جا شێوازی خوێندنەوەکە چۆنێتی خوێندنەوەکەەوە کەی خوێندنەوەکە ئینسان جاری وایە لە هەر کوێیەکدا بێ کە کتێبێکی بەدەستەوە بوو ئەگەر دنیا کاول بێ ئەوەندە بیر و هۆشی لای ئەو کتێبەیە لای ئەو خوێندنەوەیە داڵغی لە هیچ نییە بۆ ئینسان لە کاتی خوێندنەوەدا ئەبێ بیر و هۆشی لای ئەو دێڕانە بێ کە ئەی خوێنێتەوە بەس دکتۆر هەر دەربارەی کەی خوێندنەوەکە تەمەنەکان زۆر گرنگە ئایا گەنجێکی 15 ساڵ تازە فکرێکرێتەوە کتێبێک کە ڕەنگە هەزمکردنی بێ قورس بێ فەلسەفی بێ لی تێنەگا ڕەنگە ئاسایی بێ بۆ 45 ساڵێک بخوێنێتەوە بەڵام بۆ 15 ساڵی ویستم لە خزمەتانە باسی کەی ئەوەش بکەم کە ئێمە کەی بیخوێنینەوە کەی لە کات و لە تەمەن کەی لە کات و لە تەمەن دیارە مەبەستەکەم ئەو جارە کاتەکە تەواو بکەم کاتەکە زۆر گرنگە ئێمە کات هەڵبژێرین بۆ خوێندنەوەی کتێب یعنی تۆ ئینسانێک بەیانی چۆتە دەرەوە حتا ئێوارە لە بازار هاوارەکە بۆ شت فرۆشتن و شت کڕین و ئێوارە کە دێتەوە ماندۆ بێ ئاوا کتێبەکە کرێتە دەستێ خەوێ پیاکە ئەو کاتی خوێندنەوە کتێب نییە وەنیە ئەوەکو حەبی خەو بەکارێنیت ئاجا بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە کاتێک هەڵبژێرین کە مێشکمان وەری ئەگرێت ئەو بابەتە بەڕێزان ئەو کتێبە مێشکمان وەرێگرێت لە کاتێکی گونجاوە جاری وایە ئینسان لەسەری پزیشکێکایە مێشکی وەرێگرێت بە کورتیەکەی دوای هیلاکبوون و ماندووبوون نەبێ خوێندنەوەی کتێب باش کاتڕۆسەبێت کەسەکان خۆشیان بناسن من کاتێک ئەتوانم وەری بگرم ئەو کاتە طبعا ئەمە لە ڕووی کاتەوە بۆیە باشترین کات بۆ خوێندنەوەی کتێب ئەوەی کە من تەجربەم کردووە بەیانیان باشترین کاتە بۆ خوێندنەوەی کتێب چونکە بۆ ئەو ڕۆژە فۆرمات بوویتەوە یعنی ئەو ڕۆژە ئینسان کاتێک ئەخێوێ بەیانی فۆرماتە بێتەوە کاتێک کە شت ئەخوێندێتەوە زیاتر وەرێگرێت یان دوای عەسران دەربارەی چ کاتێک بۆ تەمەن زۆر گرنگە بۆ خوێندنەوە بەڕێزان یعنی تۆ جاری وایە کتێبێکە ئەم کتێبە هەر قورسە یعنی خوێندنەوە و لێ تێگەشتن لێ قورسە بە تایبەتی کتێبی عەرەبی طبعاً سەدەیەکە بووە لە سەدەی حەوسەتی کۆچی و ئەو ناوەیە ئەو سەدەیەک بووە عالمترین کەس ئەو کەسە بۆ کتێبێک بنووسێ کەس نەزانێ بیخوێنێتەوە کەس لێ حاڵی نەبێ
يعني چۆن ئەڵێ سەردەمی عەرزی عەزەڵات بووە عربی طبعا وشەیەکی خۆتان نەزان دەوڵەمەندە وەنیە هەر کەلیمەیەک چەندین مفرەداتی هەیە چەندین بەرامبەری هەیە بۆیە هەڵساون ئێستا ئەو کتێبانە هەمووی هینی لەسەر نووسراوە شەرح کراوە کتێبی وایە کاکە بی شەرح کراوە کتێبی واسی شەرح کراوە هێشتا لێ خەڵک لێ حاڵی نابێ يعني یەکێک لەو کتێبانە مەسەلەن کە جەمع جەوامع کە کتێبێکی قورسی مەلایەتیە چۆن ئەڵێن مەلای 12 عیلم ئەو کتێبە لەواچێت تا ئێستا 20 شەرحیە بێ مامۆستا ئینتەرنێت هەر لە زمانەکە خۆشیان هەر لە زمان عەربی شەرح کراوە هەر عەربی ئەسڵەن عەرەبە لێ حاڵی نابێت عەرەبە لێ حاڵی نابێت بۆیە ئەوەمان پێڵێت کە ئینسان بە پێی زەمەنی تەمەنی بە پێی فراوانبوونی بیر و هۆشی هەنگاو بنێ بۆ کتێبە قورسەکان بە پێی ئەوە چونکە ناکرێتەوە منداڵێکە لە یەکی سەرەتاییە کتێبی شەشی ئەعدادی بیت ناکرێت وەنیە خوێندنەوە شەر وایە من بۆ خۆم لە سەردەمێک هەندێک کتێب مە خوێندای مامۆستایان ئێستا کتێبەکانم ماوە بە دەرس ئەم خوێن لێ حاڵی نابووم ئێستا لێ حاڵیە بووم ئەو سەردەمە لێ حاڵی نابووم چونکە بۆ کتێبێکە مەسەر باسی نەحوە کتێبێکە باسی سەرفە یعنی کتێبێکە قورس بووە بۆیە من ئامۆژگاری ئەو بەڕێزاناکەم ئەو برایانەوە ئەو خوشکانی کە کتێبە خوێندنەوە با کتێبێک هەڵبژێرن بۆ ئەو تەمەنەی خۆیان بگونجێت بابەتێک هەڵبژێن بۆ تەمەنەی خۆیان بگونجێت بۆ چونکە ئەم گەنجە لەواچێت لە تەمەنی گەنجێتیە تاقیش لەبەرکردنی زۆر بێت بەڵام تاقەی تێگەشتنی کەم بێت بەڵام لە تەمەنی 35 ساڵی بەسەرەوە تاقەتی لەبەرکردنی کەمە بەڵام تاقەتی تێگەشتنی لە خوێندنەوە زۆرە ئینسان بۆ چونکە فکری فراوانترە بێت وەنیە مێشکی فراوانترە بێت یعنی تۆ ئێستا بێنی کتێبی ئۆقیانوسێک لە تاوان بەدەیتە کچۆڵێکی تازە پێگەیشت و سیقەی بە باوکشی نامێنێت وەنیە تووشی نەخۆشی دەرونیە بێت بۆیە بەڕاستی ئەوە ینی کتێبێکە تایبەتە بە ژنۆمێر بدرێتە مێرد منداڵی مەسەلەن وەنیە ئاجا بۆیە بەڕاستی تەمەنەکان زۆر گرنگە ئینسان بیخوێنێت و دەست بە ئینسان جاری وایە دەست بۆ کتێبی زۆر گەورە بۆی تەواو ناکرێت من وردە تەبەن ئینسان بەڕێزان خوێندنەوە لەواچێ بە کەسێک بڵێ من ڕۆژی 200 لاپە ڕاخوێنمە سیر بێ بەلایەوە نییە بەڵام خوێندنەوە بەڕێزانەوە کو ڕێازە وایە وەکو شناو وایە شناو ئینسان یەکەم جار دەستی پێکرد لەواچێ ڕۆژی 10 جار بۆی بکرێت 20 جار بۆی بکرێت سەرەتەوە نییە بەڵام ڕۆژی دووەم دانێ زیادەکە هەفتەی دووەم 5 زیادەکە یعنی وردە زیادەکە باوەڕ بکەن خوێندنەوە وایە ئەو کتێبەی کە 100 لاپەڕەیە تۆ بە 2 سەعات بۆتە خوێندرێتەوە لەسەر خوێندنەوە بەردەوامی ئەو کتێبت بە نیو سەعات بۆ خوێندرێتەوە هەمان کتێب بۆ چونکە چاوت لەگەڵ دێڕەکانە ڕادێت وشەکان وای لێ دێ بێتە مەلەکەلات چونکە وشەکانە دووبارەیە بەشێکی وانەیە پێکەوە لکاون بۆیە ئینسان هەتا زیاتر بخوێنێتەوە ئەتوانێت ئیسیفادە لە کاتەکانی بکە بۆ خوێندنەوەی زۆرترینی کتێب بەڵام من هەر لەگەڵ ئەوەدام کە ئینسان تاوەکو ڕادێت کتێبەکەی کاکە کتێبێ هەفتە مجەڵەدە ئێستا مەسەن کەسێک دەزاتە خوێندنەوەی کتێب بڵێ وەڵام من تاریخی ابن عەساکیرە خوێنمەوە کە تاریخی دیمەشقی پێڵێن یان وەڵام من تاریخی ئیسلامی ئیمامی زەهەبیە خوێنمەوە یان تاریخی بەغدادی خەتیبی بەغدادیە خوێنمەوە یەکاکە من ناکرێ هەر تووشی مەلە لەبێت بۆی ئەبێ وردە لە کەمەوە دەست پێ بکات تا تااقەتی ئەبێکات ئەو کتێب مامۆستا ئەو پرسیارم لێرە بکەین باشە ئایا یەکجار خوێندنەوە کافیە باست لەوە کردکە من پێویستە ڕۆژانە بۆی کەمێشمان ڕابێ ئاسانتر بتوانین دەرەکان بخوێنەوە بەڵام ئایا خوێندنەوە یەک کتێب کافیە یاخود ئەو تا تۆڕە کۆمەڵایەتەکان پێەیە بۆ چەندین نووسراو هەیە من بڵم ئیتر ئەمەم خوێندووە تەعویزی کتێب بێ بکاتەوە ئەکرێت طبعا تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ کات تام و چێژی خودی کتێبەکەی نییە کتێب ئەلکترۆنی چێژە نابەخشە ئەنی یەکەم تۆ لە ڕووی تەماشاکردنی ئەو تیشکەوە لەوەچە بۆ چاو زەرری لێبێت لە ڕووی ئەو شاشەی کە لە بەردەستایە بچووکە وەنیە هەر نەتوانی بخوێنیتەوە لە ڕووی ئەوەی کە ئەم مۆبایلت بەدەستەوە بۆ خوێن بخوات جاجا سەری شتی تریشەکەی وەنیە جاجارا بەدەستەوێ نامەیەک دێتە سەر شاشەی مۆبایلەکەت هی کەسێکی خۆشەویستە بۆ هاتووە بەخوا
حتا نەیکەیتەوە دڵت لایەتی کە کردەوە بە جوابیشی بیتەوە کە کردەوە بێ جوابی بیتەوە ئەویش جواب دەداتەوە تۆش جوابی ئەدەیتەوە خوێندنەکە ئەلفاتیحا بۆ خوێندنەکە بدە وەنیە ئاجابەوەیە من لەگەڵ خوێندنەوەی ئەلکترۆنیانی بەڕاستی لەگەڵ ئەوەیان بکە شتێکی بابەتێک ئاماداکەوانە شتی ترن بەڵام ئەو کتێبەت کە لە بەردەسا بوو کاکە کتێبەکە توانی حاشەی لەسەر بنووسیت توانی شتی لەسەر بنووسی وەنیە کتێبەکە ئەتوانی ئەوەی گرنگە خەتی بەژێرابێنیت وایە کتێبەکە توانی ئەو وشەی کە لێ حاڵی نەبووی معناکەی بنووسیت بۆیە من پێم وایە خوێندنەوەی کتێب زۆر بەسوودترەوە زۆر شتی زیاتری تایە لە ئەم بابەتە ئەلکترۆنیە پاشان ئەوەی کە جەنابەت باست کرد چەند جار بیخوێنینەوە ینی من پێم وایە ئەگەر ئینسان بیوێ لە کتێبێک حاڵی بێت یەک جار بەس بۆ شارەزابوون لە کتێبەکەی یەک جار بەس بۆ شارەزابوونە بزانین چی تایە مەگەر ئینسانێ زۆر بە تەفەککورەوە بیخوێنێتەوە ئەگەر ناجاری دووەم ئەو کتێبە ئەخوێنیتەوە هەستەکەی تامێکی تریە جاری وایە جاری یەکەم لێ حاڵی نابیت دکتۆر ئەمە بۆ هەموو کتێبێک ئەبێت یان زیاتر کتێبە زانستیەکان تۆ ڕۆمانێک جارێک بخوێنیتەوە پێویستەکە جارێکی تر بخوێنیتەوە بەراورد بە کتێبێک کە زانستیە مەنهەجیە پێم وایە کەوتۆتە سەر ئینسانەکان ئەو ڕۆمانەی کە بەجارێک تۆ لێ ئەخوێنیتەوە ئەی خوێنیتۆ لی تێگەی من لی تێناگەم بۆ چونکە من ڕۆمانم نەخوێندوێتەوە وەنیە ڕۆمانم نەخوێندوێتەوە لێ حاڵی نابم ئاوان بە مێشکما دێوەڕۆ ئەو کتێبەی کە من ئەی خوێنمەوەچێ بۆ جەنابیشت هەمان شت بێ وەنیە بۆی کەوتۆتە سەر ئینسانەکان وە جۆری خوێندنەوەی کتێبەکە لەواجە کتێبێکی عربی من جارێک بی خوێنمە لێ حاڵی بوو وەنیە کەسێکی تر جارێک بی خوێنێتەوە لێ حاڵی نەبێ کتێبێکی فەلسەفی کتێبێکی کۆمەڵایەتی کتێبێکی دەرونی کتێبێکی پزیشکی کە باسی پزیشکی دینی بکە لەواچە بۆ کەسێک کە ئەو پسپۆڕێ بە جارێ بخوێنێتەوە لێ حاڵی بێ بەڵام ئەوەش کە لێ حاڵێ بێ باوەڕ بکەن کە جاری دووەمەی خوێنێتەوە تام و چێژێکی تایبەتی هەیە عەجیب نەبێ بەلاتانەوە بەڕێزان بەس مامۆستا بە دوای یەکە نا مەرجێ بە دوای یەکا بێت مەرج بە دوای یەکا بێت من کتێبەیە 3 جار خوێندومەتەوە کتێب هەیە 3 جار خوێندومەتەوە هەر جارێک کە تەواو بووە پێم ناخۆش بۆ تەواو بووە لە کۆتاییشە نووسیمە چەند جار خوێندومەتەوە بۆ هەندێک کتێبێت ینی ئینسان حتا ئەی خوێنێتەوە چێژی لێبێت هەندێک کتێبی شەیە هەر کە یەک جار خوێنتەوە پەشیمانە نەبێتەوە باشە یعنی من یەکێک لەو کتێبانی کە لە پشتی نووسیمە وەسیەتەکەم یەک کەس نەیخوێنێتەوە کتێبێکە لعبة الشيطان کتێبێکە تقریبا بەرگێکی ڕەشیە ئەو 400-500 لاپەڕەیەەکە وازم دەڕۆژ تەمەنی خۆم بۆ داناخوێنمەوە لە کۆتایی نووسیم وەسیەتەکەم کەسم کتێبە نەخوێن هەمووی درۆ دەلەسێ لعبة الشيطان باسی سیاسەتی شەرق ئەوسەط و دەسوەردان و ئەمانە ئەکانی هەمووی لە ساڵحی غەرب ئەوانە نووسیوێتی باسی خراپی مسلمانن جامە بەستم چێجاری وایە کتێبێکە خوێنیتەوە حەزەکەی کەسی تر نەیخوێنێتەوە ئەم کتێبە وەنیە بەڵام کتێبی وای شەی خوێنیتەوە وەسیەتی وەسیەتەکەڵی ئەم کتێبە بخوێنەرەوە حەزەکەی بەم کەس بڵێ تۆش بخوێنەرە هارەوەڵا جاری وای بە خەڵکیڵی کتێبەکەشە بن دوای ناشدەنەوە پێش ناگاتەوە بۆیە بەڕاستی من پێم وایە جۆری کتێبەکە زۆر گرنگکە ئینسان هەڵی بژێرێت تەمەەن ئەم جارش دووبارەیەکەمەوە زۆر لەوە کەمترە بەشی خوێندنەوە هەموو کتێبەکان بکە بۆیە باشترینی کتێبەکانە بێ هەڵبژێرین چونکە بەڕاستی باشترین کاتی ژیانی خۆمانیە دێنێ دکتۆر شاخەوان دوو جۆر خوێندنەوەمان هەیە خوێندنەوەیەک بۆ ئەوەی باگراوندی و خەلفیاتی معریفە و زانیاری خۆت زیاد بێ جۆرێکی تر خوێندنەوەوان وەیە ناچارم لەبەرەوەی توێژینەوەیەکەکەم پێویستمە منهەجیە پسپۆڕی خۆمات توێژینەوەیەکە ئەمە تەمەەن جیاوازیان هەیە ڕەنگە پێویست نەکە من هەمووش ئەوەی ئامانج مەچمە سەر بابەتەکە جوان تەوان جاری وای تۆ لە کتێبێکدا سەیری فەهرەستەکە یەکەیت ئەم کتێبە دەبابە لەواچە یەک بابی بۆ تۆژینەوەکەی تۆ گرنگ بێت تەواو دەیت بەس ئەوە خوێنیتەوە جاری وا هەیە ئەم کتێبە ئەی خوێنیتەوە ئەوەڵۆ ئەی خوێنیتەوە بۆ کۆتایی بۆ نمونە تۆ بە دوای دیوانی قانع خوێنیتەوە یان دیوانی مەسەلەن پیرەمێر دەخوێنیتەوە یاخود مەسەلەن دیوانی شێخ ڕەزای تاڵەبانی خوێنیتەوە دیوانەکە شێخ ڕەزای تاڵەبانی دانیت تێ بزانی شێخ ڕەزای تاڵەبانی لە شێعرەکانیدا چۆن باسی پێغەمبەری کردووە
صلى الله عليه وسلم چۆن باسی دینی کردووە ئەو کاتە تۆ مەجبوریت دێڕ بە دێڕی ئەم دیوانە بخوێنیتەوە ئەبێ لە مقدیمەکەەوە دەست پێ بکەیت لە مقدیمەکەەوە بۆی لێ حاڵی بیت چکە مقدیمە زۆر گرنگە دوایی دیوانەکەی شێخ ڕەزای تاڵەبانی بە کوردی دەست پێکات تەبەن دوای لە کۆتاییەوە بە فارسیە ڕوونە ئەبێ هەمووی بخوێنیتەوە ئەم دیوانە ئەگەر وشەیەک لێ حاڵی نەبووی ئەبێ بزانی معناکەچێ نەک ئەوەی تۆی تیابێت جا بۆیە ئەگەر بۆ توێژینەوەیکی ئاوها بێ مەسەلەن دین لای شێخ ڕەزای تاڵەبانی کەلاوە خەڵکێک بڵێ باشە تۆ شێخ ڕەزای تاڵەبانی خەڵکی جنێودان بۆ دینی چی بەڵام شێخ ڕەزای تاڵەبانی شێری بەسەر پێغەمبەرە هەیە صلی الله عليه وسلم بە دیوانەکەیە بە تایبەتی بەشی فارسیەکەی ئەوەی کە لە یادم بێ ئاجا بۆیە ئەمە ئەبێ بگەڕیت دێڕ بە دێڕ بگەڕی دێڕ بە دێڕ بگەڕی بۆی بگەی بە نەتیجێ لە کۆتایی کتێبەکەیە وەرەقەیەک دەرەکە ئینسانە لەکوێدا باسی کردو لێرەدا باسی کردو لێدا باسی کردو لێدا باسی کردو یان باسی مەسەن ژینگەکەی توێژینەوە کتێ لەسەر ژینگە لای شاعیرانی کورد سروشت نیشتیمان لای شاعیرانی کورد وایە ئەو کاتە مەجبوری دێڕ بە دێڕ بیخوێنیتەوە بۆی بگەی بۆ ئامانجی کە ئاتوی لە کۆتایی مامۆستا شێوازی زانینی خوێندەوە ینی زۆرمان هەیە ئەخوێنێتەوە بەڵام ئامانجدار نییە خوێندنەوە کە یەخود شێوازی تێبینیکردنی بابەتە گرنگەکانی نییە دیاریکردنی دێڕەکانی نییە زانینی خوێندنەوە گرنگە و چۆن بزانین بخوێنینەوە طبعا خوێندنەوە عیلمە القراءة والكتابة علمە طبعا بۆیە ئینسانێک ئەگەر ئامانجێکی نەبێ جارە نەچێتە سەر کتێبێک مەیەک دوو ئەو کتێبە لە ئاستی عیلمی مێشکیان نەبێ هەڵی نەبژێرێت خاڵە زۆر گرنگە وانە سێ جاری وایە کتێبەکە هیچ پێویستی ئەم سەردەمە نییە هیچ پێویستی ئەم سەردەمە نیە ینی نەخۆت ئیشی پێێتی نەکەسی ئیشی پێێتی هیچ کەس ئیشی پێ نیە کابراک دێتە لای بۆ حەنیفە لای بۆ حەنیفە ئەرێ کاکە پرسیارێکم ئەڵێ بڵێ ئەڵێ باشە گەر ئینسانێ لە سەحرایەکە شێرێک ڕاوینە شێرێک نیشتە سەر ئەم ئینسانەیە ئەم ئینسانە لە ترسی شێرەکە چۆن سەردارەکە شێرەکەش لە خوارەوەی دەستنوێژی نییە بەرکاتە ئەم لاوە بۆ قیبلە بەرە بێتەوە بێتە خوارە دەستنوێژ بگرە شێرەکەی خوا چۆن نوێشکە وتی ئەگەر شتێکی وا ڕوویداوەرەوە بەلام ئەگەر شتێکی وا بوو ئەو کاتە وەرەوە بەلام فتوایەکت بۆ دەم هەندێ بابەت هەیە هیچ پێویست ناکە بیخوێنینەوە ئێمە ینی ئیشمان پێی نییە ئیشمان پێ نییە بابەت زۆر تەبەن بابەت زۆرە مەسەلەن هیچ ئیشمان پێی نیە ئێمە بۆ کاتی خۆمان هیچ ئیشمان پێ نیە بۆ کاتی زێڕینی خۆمان وەنیە بەم کتێبەوە بەرینە سەر بەڕاستی ئاجا بۆیە من پێم وایە کە زۆر گرنگە ئێمە بزانین ئەو کتێبی کای خوێنەوە لێ حاڵیە بین و لێی تێگەین بتوانین تێبینی لەسەر بنووسین لەواچێ وشەیەک بەلاتە ئەو بێ وشەیەک ینی جاری وای ئینسانە کتێبەکە خوێنێتەوە سەر بۆ سەر هەڵێکی بۆ ڕاست ناکرێتەوە کتێبە هەڵی چاپی دیایەکە هەڵی بۆ ڕاست ناکرێتەوە هەر لە کوردی شایە ئاجا بۆیە بەڕاستی ئێمە بە تایبەتی کە ئێستا لە سەروبەندی پێم وایە کردنەوەی پێشانگایەوە نیە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگایە با ئێمە هەر کتێبخانەکەمان دەوڵەمەند نەکەین بە هەوڵدەین لە گرنگەوە دەست پێ بکەین لە کامێک کە زۆر گرنگە بۆ خۆمان بۆ خۆم بۆ منداڵ بۆ خێزان نییە بۆ ڕەفیقەکانم لەوان دەست پێ بکەین نەک بچین یەک لا دیوار کتێب بکڕین و دوایش هەر مەجالمان نەبێ خوێنین ئەو باش نییە بەڕاستی بەڵێ دکتۆریان زۆر سپاس دەکەین دەستکان خۆش بێ لەم تەوەریە لەگەڵمان بووی بۆ هیوایی ئینشەڵڵا سوودێکی باشمان گەیاندووە و بە دڵنیایی و ئەگەر بە کورتی شتێک ما بێ هەر دەربارەی خوێندنەوە و فێربوون گرنگ بێ و ئێمە لە یادمان کرد بێ وەڵای ئەوەی کە پێم وایە گرنگە ئەویش نەخوێندەواری پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمە زۆر جار کاڵین پێغەمبەری خوا پێغەمبەری ئێمەیە و ئەبێ اقتیدای پێ بکەین بەڵام پێغەمبەر نەخوێندەوار بوو خەڵکێک زۆر جار کە باسی خوێنەواریەکەین ئەڵێ خۆ پێغەمبەرەکەتان نەخوێنەوار طبعا ئەگەر نەخوێندەواری بۆ هەموو کەس شانازی نەبێت بۆ پێغەمبەر شانازیە نەخوێندەواری ینی بۆ پێغەمبەر شانازی بوو بۆ خوای پەروەردگار ویستویەتی
پێغەمبەری خوا خەریجی زانکۆیەک نەبێت هیچ مامۆستایەکی باشی نەبێت ئەوەی کە وەری ئەگرێ لە خوا وەریگرێت فقط خوێنەواریشە بۆ دوای ئێسایمەمە خوێندەواریە بۆیانم قورآنە خۆی خۆی وانە خوێندەواری مامۆستایەکی بۆیان مامۆستاکەی بۆی نووسیوە وانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار فەرموویەتی کە ئومیە کە پێغەمبەری خوا خوێندەواری نەبووە خوێندەواری نەبووە بۆ واتای کە مامۆستایەکی نەبووە لە شوێنێک تەخەڕوجی نەکردووە قەڵەمی نەگردو دەدەسێەوە شت بنووسێ و ئەمەش جێگەی شانازەیەکی زۆر گەورەیە بۆ پێغەمبەرێک صلی الله عليه وسلم لە دوورگەی عەرەبیدا قورئانێکی هێناوە یەک کەس لێ حاڵی نەبووە بەڵام خۆ شەرحی کردووە پێغەمبەر خوێندەواری نەبووە لە هیچ زانکۆیەک تەخەڕوجی نەکردووە باسێوی کردەوە مناڵ لە ڕۆژیارە شکی دایکیا دروست دەبێت چ عیلمێک لەو ڕسەدەمای پێی وتووە مامۆستای نەبووە وانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمێکدا بووە فەرموویەتی ئەگەر نانتان خوارد مەعیدەتان بکەن بە دوو بەشەوە وانە بەشێکی بۆ خواردن و بەشێکی بۆ هەوا هەنی تەواو پڕی مەکەن مەعیدەتان پێغەمبەری خوا لە سەردەمێکا بووە فڵچە و مەعجونی هێنە بۆ فەرموویەتی دانتان بە سیواک پاکەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمێکدا بووە کە فەرموویەتی ئەگەر مێشێک کەوتە ناو خواردنەکەتانەوە نوقمێکن چونکە باڵێکی شیفایە باڵێکی دایە ئەمە ئەمڕۆ عیلم سەلمانوێتی ئەم شتانێک کە پێغەمبەری خوا پێی فەرمووین لەگەڵەوەی خوێندەواری نەبوو باشە ئەمە گەورەی نییە بۆ پێغەمبەر ژین باسی ژینگە پارێزی تەندروستی پاک و خاوێنی دەستن ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم پێغەمبەرە هەرچی شتی وەرگردووە لە ڕێی وەحیەوە بووە لە ڕێی مامۆستایەوە نەبووە لە ڕێگەی کتێبێکەوە نەبووە لە پێشینا ناخوێندی بێتیەوە بۆیە بەڕاستی نەخوێندەواری بۆ پێغەمبەر شانازیە بەڵام بۆ ئێمە شانازی نییە نەخوێندەواری بێ خۆمان فێر دەستکانە خۆش بێ دکتۆر گیانجا لە ئەدەبیاتی کوردیش و تقریبان لە تۆزێک لە گشتی ئەدەبیاتەکانی شەیەڵێ عادەتەن خوێنەوارەکان زانان بەڵام مەرج نییە دانابن بەڵام زۆر دانامان هەیە کە خوێنەوار نییە بەڵام ئەکرێ زاناش بێ دەستەکانم خۆش سپاس بۆ کاتێ بێمەند بەخشی بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیامەسووری زانایانی لەم تەوەرەیە لەگەڵ مام و بەڵێ ئازان دەچینە لەینەوە بڕێک و دواتر دەکرێن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بۆ گرنگیدان بە بەرهەمە کۆماڵەکان چەندین بابەتمان هەیە و گرنگی درەخت و ڕۆک و دارەکان زۆر گرنگە لە تەوەری سێماندا باس لەوە دەکەین کە چۆن هەڵپاچین بۆ دار و درەختەکان بکەین ئەویش میوانێکمان هەیە ئەمڕۆ لە پایان ڕۆژ میوانە و باس لەو بابەتە دەکات بەڵێ زۆر بەڕێز ئومێد ئەحمەد ئەندازیاری کشتتوکاڵی لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجوو لە تەوەری سێم لەگەڵمانە بێ باز لە دەستپێکردن و وەرزی هەڵپاچینەکەین لە دار و درەختەکان کاگومێت سڵاوت لێ بێ ئەم کاتت باش مەمجەوە باراناویە سپاس بۆم دەرفەتێ بێمەد بەخشی ئەمەوێ لەوە دەست پێ بکەم
وەرزی هەڵپاچین یاخود لێکردنەوەی ئەو بەشە زیادانەی لە قوپۆپی دار و درەختەکان لەو بارەدۆخی کە گۆڕاوە لەو ژنگەی گۆڕاوە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە چ کاتێکدایە هەر بۆکو ئیزافەیەکیش بۆ پرسیارەکە مەگەر هەڵە بمجاران تۆزێک لە پێش بەها دەست پێکرا نازانم ئێستا بزانم تۆزێک گۆڕانکاری ڕوویاوە لە زستان ینی لە زستانێکی درەنگەکرا. سڵاو بۆ بەڕێستان سڵاو بۆ بینەران و بیسەرانی دەنگی پەیام وەرزی هەڵپاچین لە دار و درەختە ئێمە لەو کاتەوە دەست پێەکەین بەپێی شوێنەکانە گۆڕێ بەڵام لەو کاتەوە دەست پێەکەین کە لە سا تا لە سا هەشتای بەرگی درەختەکان زەر دەبێت چونکە ئەو خۆراکی کە لە گەڵای درەختەکانە ئەبێ بگەڕێتەوە بە ناو درەختەکان ئەو نسبەتی شەکرە بەرزەی و نسبەتی ئاوەکەی دابەزێت بۆی لە کاتی هەڵپاچینە درەختەکەمان ینی وزەیەکی تێبێت لە سەرمای زستان بیپارێزێت. زۆر باشە کەواتە ئامۆژگاری چییە چ کاتێک ئێستا ئەو کەسانی کە دار و درەختیان هەیە دەست بکەن بە هەڵپاچین واتە ئێستا کاتێکی گونجاوە گەربیانەوێت ئێمە لە درەختەکان جیاوازن ئێمە ئەگەر بمانەوێ مێو هەڵپاچین بۆ شوێنە گەرمەکسێرەکان وەکو بڵێن دەشتایەکان شوێنەکان کە گەرمە بەڵێ ئەتوانن دوای ئەوەی کە گەڵای درەختەکانیان زەرد بوو هەڵپاچین کرد بەڵام بۆ شوێنە کوێستانەکان باشتر وایە بیخەنە دوای مانگی دووە بۆیە چونکە جاری وایە سەرمای زستان هەنێ لە لەقەکان وشکەکات ئێمە ئەبێ ئەو لە قەوشکانە لابێنین ئێمە جاری وایە گەر خۆی هەڵپاچین پێشوەخت بکەین ئەویش سەرما کۆمەڵێکی وشکەکات دوایەکانەوە درەختەکە لە قەکی وایە پێوە نامێنەکەین تاچکات بۆیە پێویستەکات لە شوێنە ساردەکانە چاوەڕێ بکەین تا مانگی دوای مانگی دوو ئەو کات هەڵپاچین بکەین بەڵام لە هەنێ درەختای ئەو کێشەمان نییە سا درەختی هەنار ئەو کێشەمان نابێت تا ڕادێکی زۆر ئێمە لە هەر کاتێک کاکە گەڵای درەختەکە زەرد بوو کە نسبەتێکی زۆری زەرد بوو دەستی گر بە هەڵوەرین ئەتوانین هەڵپاچین بکەین بەڵام بۆ مێ و ئەوانە ئەتوانین تاخیریکەین بۆ مانگی دوو لە شوێنە کوێستانەکان بەڵام بۆ لە شوێنە گەرمەسێرەکان ئەتوانین هەر دوایەوە گەڵا زەرد بوو دەست بە هەڵپاچین بکەین. زۆر باشە کاک ئومێد باستە لە بابەتێک کرد پۆلێنی درەختەکان واتە جۆری درەختەکان فەرقیەیە کە شوهای ناوچەکە فەرقێکە بەڵام با بەگشتی ئەمە با گریمانەیەک دانێن بۆ نمونە لە شوێنێک درەختێک زرد بۆ یاخود کاتی هەڵپاچینێتی کەواتە سە پرسیارەکە لەسەر پرۆسەی هەڵپاچینە ینی مەبەست لە هەڵپاچین چییە ئەمە کەسێک ئەبێ لە خۆیەوە بیکە چەندێک زیان بە درەختەکە گەێنێ چەندێک زانیاری ئسلوبی بڕین جۆری ئەو کەرەستەی بەکارێنی بۆ بڕینەکە جیاوازی هەیە تۆزێک بە وردی لەسەر جۆری و پرۆسی هەڵپاچین قسەمان بۆکەی کە ئەمە ڕەنگە گرنگ بێ بەتایبەت زۆربەی جیلی نوێ گەر لە ماڵەوە دار و درەختێکیان نەبێت لە حوشە زانیاریان لەسەر جۆری هەڵپاچین نەبێت. خۆی هەڵپاچین علمێکی زۆر فراوان و گشتگیرە ئێمە لەم بەرنامە ئێوە ناتوانین ورد باسی هەموو درەختەکان بکەین بەڵام بە شێوەیەکی عام هەڵپاچین خۆی سێ هەڵپاچینمانەیە هەڵپاچین یەکمانەیە لە سەرەتای درەختەکەەوە کە ئەمانەوە شکڵێکی پێ بدەین کە پێڵێن هەڵپاچینی پەروەردە ینی درەختەکەمان پەروەردە ئەکەین بۆ شکڵێک کە ئەمانەوە بەرمان بداتێ هەڵپاچینێکیشمان هەیە هەڵپاچینی لقی وشک و نەخۆشەکانی لەکەینەوە ئەمە هەڵپاچینی چارەسەر هەڵپاچین یەکمانەیە بۆ هەڵپاچینی بەرە یعنی ئێمە درەختەکانی ئەتوان پۆلێن بکەین بۆ چەند درەختێ کە درەختی وامان هەیە هەموو ساڵی هەڵپاچینی پێویستە وەکو هەنار وەکو مێو ئەمانە هەموو ساڵی هەڵپاچینیان پێویستە درەختی وامان هەیە وەسەتە یعنی چەند ساڵە جارێک یا لە سەرەتای گەشەی تەمەنی و هەڵپاچینی بۆکەی دوایەکە گەڵپاچینێکی وای بۆ ناکرێ وەکو گوێز و وەکو سێ و وەکو بەعزێ هەڵپاچینی درەختی دوایشمانەیە هەر هەڵپاچینی ئەتوان بڵێن بۆ ناکرێ وەکو یەنگی دنیا ئەمانە بەڵام هەڵپاچینەکانیش لە درەختێکەوە بۆ درەختێکی کە ئەگۆڕێت هەر کەسێک کە مەقەسی گرتە دەست شەرت نییە بتوانێت هەڵپاچین بکات چونکە ئەبێ بزانێت کوێی ئەم درەختە بەر ئەگرێت ئەمە ئەساسە لە هەڵپاچینە چۆ داری وا هەیە لقی 1 ساڵە بەرەگرێت داری وایە لقی 2 ساڵە و کۆن بەرەگرێت لقی وا هەیە لقی 1 ساڵە لەسەر لقی 2 ساڵە بەرەگرێت ئەمانە ئەبێ پۆلێن بکەیت بە پێیانسا بڵم لە مێوە تەنانەت مێو لەناو خۆیانە جۆرەکانیان جیاوازە ئێمە مێوی ڕەش وەکو مێوی سپی هەڵ ناپاچێ جیاوازە مێوی ڕەش سێگۆبکەی سەرەتای لقی 1 ساڵی سەر لقی 2 ساڵ بەرەگرێت بەڵام لە مێوی سپیە سێگۆبکەی سەرەتای لقی 1 ساڵی سەر لقی 2 ساڵی بەرناگرێت چوارەم و پێنجەم و تا حوتەم و تا دوانزە هەمین لقەکە بەرەگرێت بۆیە پێویستە کات هەر کەسێ مەقەسی گردە دەست نەکا بە هەڵپاچین ئەبێ بڕات لەبارەی ئەو درەختەوە بخوێنێت و ئێمە
ئەگەر زۆر درێژەی پێنەین لە قۆخ و قەیسیە ئەسا بڵێن قۆخ و قەیسی یەک سنفن یەک عایلەن ڕۆزاسیان هەردووچەن بەڵام هەڵپاچینی قۆخ زۆر جیاوازە لە هەڵپاچینی قەیسی یعنی زۆر ئەگەر ئێمە قۆخێک وەکو قەیسی هەڵپاچینی بۆ بکەین تەکید بە ئەو ساڵە هیچ بەرێکمان ناداتێ کەواتە کاک ئومێد ئەمە زۆر گرنگە لە ئەگەری بە هەڵپاچینی لقەکان بە ناشارەزایی باست لەوە کرد بەرنادا و ڕەنگە لە پرۆسەی ئەو زوستانەی بەسەریا دێت تا دەگاتەوە بەهار تووشی بەکتریا یاخود داخوران دارەکەش ئەگەری هەیە وشک بێت یان تێک بچێت بەتەکید ئێمە درەختمانەیە زۆر حساسە بۆ بڕین سا بڵێن هەنجیر قۆخ و قەیسی ئەمانە ئەگەر لقێکی ئەسوورمان لێ بڕی ئەبێ بە کۆمەڵە دەرمانی تایبەتی شوێنی زامەکە داپۆشین چونکە کەڕوو و بەکتریا ئەتوانن لەسەر ئەو شوێنە زامارە گەشە بکەن و هەنێ جار تەواوی درەختەکە وشکەکەن نەک لقێکی هەموو درەختەکە وشکەکەن بۆیە من لە باسی هەڵپاچینی قۆخ و قەیسیم کرد ئیسا قۆخ لقی کۆتایەکانی ینی ئەو لقانەی لە کۆتایی دارەکەون بەرەگرن بەڵام قەیسی لقەکانی ناوەشی بەرەگرن ئەگەر قۆخ لقەکانی کۆتایی ببڕیت ینی سەرلقەکانی ببڕیت ئەوە حەچی شوێنی ئینتاجەکەیەتی شوێنی گوڵەکەی هەموو بڕیوە ئێتە هیچ ئینتاجێکی نابێت زۆر باشە کاتە سوودەکانی چیم بۆ درەخت کاتێ ئێمە درەختە دەکڕێن پێویستەکە ئایا زانیاری لەسەر جۆری درەختەکە وەربگرین بۆ ئەوی کە کاتی هەڵپاچینەکەی بزانین ڕەنگە زۆر جار حەزمان لە درەختێک بێ لە ماڵەکەمانە دایم بنێن یاخود نزیک لە خۆمان یاخود لە باخێکدا ئایا ئەمە کڕینی ئەم درەختە و تەنها چاندنی پێویستە یاخود زانیاری سەبارەت بۆ درەختە و شێوازی هەڵپاچینەکەشی گرنگە بەخۆی بەتەکی شێوازی هەڵپاچینەکەی گرنگە شێوازی خۆراک پێدانی گرنگە شێوازی ئاو پێدانی گرنگە ئێمە زۆربەی باخەکانی ئێمە لە سنووری ئێمە خەڵکی ئێمە بەعاماڵێت ینی ئەڵێ قۆخ و قەیسی و ناوەکبەردینەکان کەم تەمەنن بۆچی واڵێ چونکە ئەو بە تێکەڵی لەگەڵ هەنارە ئەیناژێ هەنار ئاوی زیاتریەوێ ئەوان ئاوی کەمتریانەوێ ئەگەر درەخت قۆخ و قەیسەکان وەکو هەنار ئاوی بدەیت بە تەکید هیچ ئینتاجێکی نابێ بگرە دوای چەند ساڵێک وشکە بێت بۆیە پێویستە هەر درەختێکت کڕی شارەزابیت لەوەی کە چۆن هەڵە پاچێت کە خۆراکی چی پێویستە ئاودانی چۆنە مقاومەی بۆ تیشکی خۆر چۆنە ئایا جاری وا هەیە کەسی وایە شارەزا خۆی بە شارەزا ئازانێت لە بواری زراعی یان باسی ئەوە کاکە ئێمە درەختی هێڵە ئستیوایەکان بێنین لێرە بیان ناژین ئەو بیر لەوە ناکاتەوە کە ئەم درەختانە کە کەش و ئاوهەوا دیاری کردووە خورما لە بەسڕە بێت و گوێز لە هەورامان ئێمە ناتوانین بە زۆر خورما بێنین لە هەورامان بیڕێنین یا ئەوان ناتوان بە زۆر گوێز بەرن لە بەزڕە بیڕێنن زۆر باشە کاگمێت تەکنیکێک هەیە بەڕێز وەکو ئەندازیاری کشت و کاڵی با گریمانەیەکدا بنین کەسێک گەرچی ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوت و ئەکرێت دەنگت بگاتە ئەندازیارێکی کشت و کاڵی یاخود خۆت لەسەری بخوێنیتەوە بەڵام باوا دابنین کەسێک ببورم منیش دەنگم باش نییە کەسێک دەستی ناگاتە ئەم شتانە ئەم تەکنیکە تا چەندێک لە ڕووی ئەندازاری کشت و کاڵیەوە پژڕاستەکرێتەوە دەڵێ ئەگەر هەر ویستت هەر نەمامێک هەڵپاچی بیهێنەوە پێش چاوی خۆت ئەو کاتێک کە بەری پێوەیە یاخود ئەگەر وێنەیەکت لا بێ بە بەرداری ئەو بەشانەی کە بەرەکەی پێوەیەواتە بێ بمێنەوە ئەو بەشانەی جا هەر بەشێکی تری بێ لە خوارەوە بێ لە قوپۆپی کە بەر ناگرن ئەمە ئاساییە هەڵیان پاچی ئەم تەکنیکە دروستە یان با بڵێن لە حاڵەتی ناچاریە ئەکرێ پشتی پێ ببەسرێ خۆی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئەوە جۆرێکە لە خیبرە پەیاکردن ینی ئێمە کە کەسێک ئەبێت چەند ساڵێک بەسەر باخکەیە بڕات لە چەند مەرحەلەیەکی جیاوازە دیبێتی لە کاتی گوڵکردنا دیبێتی لە کاتی بەرپێوەبوونا دیبێتی ئەوەیە کە ئەڵێن فەلاح بە خیبرە فێری ئەم دارە بووە ئەزانێت چۆن خزمەتی بکە بەڵە بەتەکیدەوە ڕاستە زۆر ڕاستە چونکە هەموو علمی دنیاش لە عەمەلۆ هاتووە بووە بەنووسین و چۆتە سەر کتێبەکان یعنی ئەو کەسەی بە عەمەل خۆی بیبینە درەختەکەی کوێی گوڵەکە و کوێی ئینتاجی باشە دوایە کە ئەزانی کوێی هەڵپاچێت بەڵام ئێمە بەداخەوە ینی کەسەکانمان چەند ساڵێک چاوەڕێ ناکەن تاوەکو بزانن ئەم درەختە بەهار شکڵی چۆنە هاوین بەرەکەی لە کوایە پاییز لەکوێ لێ کاتەوە تاوەکو زستان بتوانێت ئەو لقانە ببڕێت کە ئینتاجیان پێوە نییە بەتەکید ئەمە زۆر گرنگە ئەوە شتێکی زۆر ڕاستە بەڵام ئەمە تەمەنی ئەوێت یان چەند ساڵێکی ئەوێت تا فێری ئەمە ببیت
کاتێک درەختێکی بچووکمان هەیە ئەم درەختە بچووکانەش پێویستەکە کە هەڵپاچینی بۆ بکرێ بە شێوازی خۆی یاخود دەبێت درەختەکە پێ بگات و گەورە بێت بەو شێوازە بتوانی هەڵپاچینی بۆ بکەیت. درەختەکان لە سەرەتای تەمەنیانەوە لە سەرەتای تەمەنیانەوە پێشتر باسمان کرد پێڵێن هەڵپاچینی پەروەردە. ئەم هەڵپاچینی پەروەردە لە سەرەتای تەمەنیان هەر درەختێ پێویستە کات جاری وایە درەختێ پێویستە کات 3 ساڵی سەرەتای تەمەنی هەڵپاچینی بۆ نەکرێوەکو زەیتون. بە درەختی واژێ پێویستەکە هەر لە یەکەم ساڵەوە هەڵپاچینی بۆ بکرێوەکو هەنجیر وەکو سێ وەکو هەرمێ ئەوانە کە هەڵپاچینی پەروەردەیان پێڵەوەکو قۆخ و قەیسی ئەمانە هەر پێویستەکە لە یەکەم ساڵی دەست بکەی بە پەروەردەکردنیان. درەختشمانەیە ئاساییە ئەگەر هەڵپاچینی بۆ بکەی یا بۆ نێکەوەکو هانار ئەگەر یەکەم ساڵ هەڵپاچینی بۆ بکەی ئاساییە بۆی شینەکە هەر ئاساییە چونکە ئێمە درەختەکان بەپێی هەڵپاچینەوەتان پۆلێ نەکرێن بۆ چەند سنفێک. ئێمە خریجێک و دەرچێکی زۆری بەشی کشت و کاڵمان هەیە کە بە شێوازێکی زانستی ئەم بابەتان دەخوێنن ئایا توانراوە بەڕاستی سوود لەم کەسانە وەربگرێ بۆی کە لە شوێنی پێویستە ڕێنمایی بن بە جوتیاران بە خەڵکی گشتی بۆ ئەوی کە گرنگی بە درەختەکانیان بندور بن لەو زەرور و زیانانەی کە بە درەختەکان دەگات و بە شێوازێکی باش پارێزگاریان لێ بکەن؟ وی تۆزێ پرسیارەکە قورسە ئێمە ناتوانین باغ بە باغ بەسەر فەلاحەکانە بگەڕێن و ڕێنماییان پێبین ئەوە ئەبێت فەلاحەکانن بێن بە شوێن ئێمە یا بێنە دائیرەکانی ئێمە ئەو شوێنانە ئێمە پرسیاری ئەومان لێ بکەن ئایا ئەم باخەم چۆن هەڵەپاسێ بەداخەوە جوتیار و باخەوانی ئێمە تا ئێستا کەمێکیان نەگەشتونەتە ئەو ئاستەی کە خۆیان ئەوە بزانن کە زانیاریە لە کەسێتر وەرگن هەمیشە خۆیان بە شارەزاتر و زیرەکتر ئەزانن لەو کەسەی کە ئەیانە پرسیاری پێ بکەن ئەمەش هۆکاری بەرەو دواچوون و پاشکەوتنی کشت و کاڵە لە وڵاتی ئێماکە فەلاحی ئێمە گوێ لە دکتۆر و گوێ لە شەهادەدارەکانی وڵات ناگرێت کە چۆن ئەو ئیشاکرێن ئێمەش بەڕاستی ناتوانین باغ بە باغ و ماڵ بە ماڵی خەڵک بگەڕێن و ئەم زانیاریانەی پێ بدەین ئەبێ ئەوان بێن بە شوێنیا بگەڕێن و پرسیارکەن تا ئێمە ڕێنمایی پێویستیان پێ بدەین. کاگومێت بابەتێک هەیە لە داری زۆر گەورەدا ئەوانەی تەمەنیان زۆرە پێی دەوترێ ئەگەر هەڵە نەبم دەستەواژەی وشکەڵکردن یان خود لابرنی ئەو بەشەی کە وشک بووە ئەگەر بێت و ئەم دارانە ئەم بەشەیان لا نەبرێ یاخود زۆر جار ئەو دارانەشی لە نێو سروشت هەن ئەگەر بێت و لیژنەیەک یاخود کەسانی شارەزا بچن بەشێک لەم دارانە ببڕن یاتە سەرپەلیان بکەن یاخود ئەو وشکەڵە لابن ئەمە تەمەنی دارەکەمان بۆ درێژەکاتەوە یاخود بە پێچوانەوە مەترسی هەیە چکە زۆر جار دەبینین ڕێگە نادرێت تەنانەت بەو دارانشی لە سروشدن بە تایبەت داربەڕوەکان ڕەنگە بەهۆی بلەقێکیانەوە تەواوی دارەکە نەخۆش کەوتی بێ ئایا ئەمە ئەکرێت چارەسەر بکرێ بە بڕینی بەشێکی یاخود چارەسەرکردنی ئەو لەخانەی کە خراپ بوون یا وشک بوون؟ بەڵێ بە تەکید ئەو لەقانەی کە وشک بوون ئەبێ ببڕێن و شوێنی بڕینەکە و شوێنە لەقی وشکەکە بە دەرمانی تایبەت داپۆشرێت بۆ ئەوەی لێەوە ئاو نەخۆشی نەچێتە ناو درەختەکەەوە نەبێتە هۆی وشک بوونی درەختەکە زۆر جار ئەو هەڵپاچی نەپێوترێ دووبارە زیینوکردنەوەی درەختەکە یا پێوتێ گەشە پێدانەوەی درەختەکە درەختێکمانەیە کۆن بوو و لەقەکانی زەعیف بوون ئێمە کرێ هەڵپاچینێکی کورسی بۆ بکەین یەکەم ئەو ساڵێک هەڵپاچینەکەمان بۆ کرێ بە تەکید ئینتاجێکی وامان نایاتێ بۆ ئەوەی لە ساڵانی دوای ئەوە بتوانێت ئینتاجێکی باشمان بداتێ و درەختەکە گەنج بکرێتەوە یعنی مەرحەلەیە گەنجی بکەیتەوە بۆی بتوانێت ئینتاج بداتێ ئێمە لە هەنێ وڵاتە زەیتون هەیە 2000 ساڵ تەمەنێتی بەهۆی ئەو هەڵپاچینەوە دووبارە ئەتوانن بیخەنەوە ئینتاج و دەستکاتەوە بە ئینتاجکردن بە تەکید ئەوە جۆرێکە لە زیینوکردنەوە و لە گەنجکردنەوەی درەخت کە ئەو هەڵپاچینە قورسی بۆ ئەکرێت کە ئەو لە قەوشکەڵانەی لێ ئەبڕێ. زۆر باش ئەو هەڵانە چینکە پێویستە هاوڵاتیان خۆیانی لێ بە دوورگرن وەک بە گشتی کۆمەڵێک ڕێنمایی گشتی بێ بە هاوڵاتیان بۆ کەسانی کە ڕەنگە تا ئێستا زانیاریکی وانە و بێ سەبارەت بە گرنگیدان بە درەختەکان و شێوازی هەڵپاچین و پاراستنیان. ئاماژگاری بۆ براجوتیارەکان ئەوەیە کە هێشتا درەخت گەڵای سەوزە دەست بە هەڵپاچین نەکەن دەست بە هەڵپاچینی درەختەکانیان نەکەن چونکە ئەو کاتە وەرزێک گەرما ماوە درەختەکە دووبارە دەسەکاتەوە بە نەشونما و لەقی تازە لێدا ئەم لەقە تازە لێدانە هەموو وزەی ساڵی داهاتووە کە بەکارهێنێت واکا لە بەهاری ساڵی داهاتووە گەشەیەکی لاوازی زەعیفیە بێ زۆر جارە و لەقانە دەرێکە لە زستانە سەرمایی کوژێت واکە درەختەکە بە تەواوی لە بین بچێت ئەو کەسانی کە ئاڵێن ئێمە با خەڵەپاچین و شارەزای ئەبێ هەموو درەختێ بناسن ئەبێ ئەو درەختە کاڵپاچینی بۆکەن
شارزایکی باشیان تیا بێت هەموو درەختێ وەک یەک هەڵ ناپاچێت هیچ درەختێ لە هیچ درەختێکی کە ناچێت لە هەڵپاچینە هەموو درەختێک شێوازی هەڵپاچین و شێوازی بەرگرتن و گوڵگرتنی جیاوازە لەگەڵ درەختێکی ترا لەبەر ئەوە پێویستەکات ئەو هەڵپاچینە بە شێوەیە کەسێک بیکا کە شارەزا بێت لە جۆری درەختەکەەوە و لە قانەی کاڵێ پاچین بە تایبەتی لە قەن نەخۆشەکان پێویست ناکات لە ناو باخا فڕە بدرێن پێویستەکە بە زووترین کات لە باغ لا ببرێن یا بسووتێنرێن یا ئەو نەخۆشی لێ دوورخرێتەوە بۆ زۆر جار ئەو لە قانە فڕە درێن ناو باخە ئەبێتە هۆی لانکە و شوێنی نەخۆشی و ساڵی داهاتوو لە بەهارە هێرشەکەنەوە سەر درەختەکە. کاگوبێت زۆر جارە هاونیشتیمانیان یاخود باغدارەکان دەڵێ پێرار هەڵم پاچی و یاخود پار ساڵ هەڵم پاچی و ئەم ساڵ نایەوێ بە تایبەت بۆ داری میوەدار ئەو دارە بەردارەکان هەموو ساڵێک لە کات و ساتی گونجاوی خۆیان لە وەرزی گەڵاخەزان و تۆزێک دواترە بەڕاستی پێویستی بە هەڵپاچین هەیە واتە ساڵانە ئەبێن پرۆسێ دووبارە بێتەوە بەردەوام بێ. وەک لە پێشتر باسم کردوتم درەختەکان پۆلێ نەکرێن بەسەر سێ تاقمێکیان هەموو ساڵی هەڵپاچینیان ئەوێ وەکو مێ و درەختی ترێ لەگەڵ هەنارە ئەمانە هەموو ساڵەیەک ئیتر پێویستەکە هەڵپاچینی بۆ بگرێ ناکرێت لە ساڵی هەڵە پاچین ساڵێ درەختی شمانەیە چەند ساڵ جارێ هەڵپاچینیەوێ وەکو قۆخ و قەیسی و سێ و هەرمێ ئەمان ببرن درەختی شمانەیە کەمتر پێویستێتی وەکو مزرەمەنیەکان یا مەگەلقێکی تەنکی کە یا نەخۆش بترسی نەخۆشی لێ بە درەختیشمانەیە پێویست ناکات هەڵپاچینی بۆکە وەکو یەنگی دنیا ئەوانەی کە لەسەر تەڵی لەقەکان وەکو گوێزکە لەسەر لوتی درەختەکان و گەش ئینتاجمانەیەنێ بۆیە ئەو هەڵپاچینەی کە ئەو درەختانە کە پێویستیان هەموو ساڵی هەڵپاچین ناتوانێت ناکرێ بڵێ ئیمساڵ پار هەڵم پاچیم ساڵ هەڵی ناپاچم نابێت ئەبێت هەموو ساڵی هەڵپاچینی بۆ بکەیت بە پێچانە ئەو درەختەکانش بۆ هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاکومێد ئەحمەد ئەندازیاری کشتتوکاڵی بۆ ڕێنمایی و زانیاریەکانە هیوادارین کابینەرانمان توانیبێتیان سوودێکی باش لە بابەتەکە وەربگرن. ئەزیزان ئێستاش دەچینە لای گرافیکێک لەسەر سوودەکانی داری مازوو وەک چۆن تەوەرەکەمان لەسەر دار و درەخت بوو و باسی هەڵپاچینمان کرد ئێستا باس لە درەختێکی تر دەکەین و زانیاری لەسەر داری مازوو وەردەگرین. سوودەکانی داری مازوو مازوو یان مازی درەختێکی خۆڕسکی کوێستانە لە شاخەکانی کوردستاندا هەیە. دارمازوو سوود و کەڵکی یەکجار زۆری هەیە. سوودەکانی دارمازوو هێندە زۆرن کە هیچ درەختێک هاوشانی نییە. داری مازوو بەهۆی سوودە زۆرەکەیەوە لە شێعر و گۆرانی و پند و بەسەرهات و داستانیشدا جێی خۆی کردوتەوە. هەردوو شاعیری دیاری کورد قانع و مفتی پێنجوێنی باسی سوودەکانی دارمازوویان کردووە. هەریەکەیان ژمارەیەک بەری داری مازوویان ژماردووە و خستویانەتە پێشچاوی خوێنەرانەوە. مفتی پێنجوێنی لە بەیتە شێعرێکیدا دەڵێت من کە دارمازووم ببێت تا هەژدە بەربگرێ بەڕیز تازە بۆ فکری گوڵاڵە و داری هندستانەکەم. قانعی شاعیریش لەبارەی ئەم درەختەوە بە شێعرێک سوودەکانی مازوومان بۆ دەگەیەنێتە 39 دانە و دەڵێت داری بی 5 تایە فەن لازم نییە ناویان ببەم خاوەنی 39 بەری خاوەن ڕەواجە مازوودار. ئەم درەختە بەناوبانگەی کوردستان بەروبووم و لق و گەڵا و سوودەکانی زۆرن. ئەمانە ناوی هەندێ لە بەری دارمازووە کە دەیگرێت. مازوو، گزگل، سیچکە، بەرەگەڵا، هەمزاغا، خڕنووک، تسقل، سەوزالی، نیسکە، گرێ، کڵنج، قژگە، دەموکە، سێفەڵوکە، زۆڵک، شینکە، بەڕوو، جەوت، پانکە، پۆزەخوگە، شاخدار، هەوربردوو، شۆکە، گەزۆ. جگە لەو هەمووبەرەی ئەم دارە دەیگرێت ئەم سوودانەی تریژ لە دارمازوو وەردەگیرێن. گەڵا، دار، هەژگ، خەڵوز، کارک، پیفوو، کۆتەرە. تەنانەت لە ڕێگەی هەردووبەری مازوو جەوتەوە هەندێک دەرمانی لێ دروستەکرێت بۆ چارەسەری نەخۆشی. ناوی بەروبوومە زۆر و جۆراجۆرەکانی مازوو لە هەر ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر دەگۆڕێت. زانستی نوێ دەڵێت بەری مازوو سروشتی نییە. جۆرە مێشێک گەرا لەسەر قەدی مازوودا دەنێت.
دارەکەش لە کاردانەوەدا دەوری گەراکە دەتەنێت و دەبێت بە مازوو. گەرای مێشەکە پاش تێپەڕاندنی قۆناغەکانی خۆی لە ناو کوونە بچووکەکانی مازووەکەەوە دێتە دەرەوە. دواتر مازووەکە دەمێنێتەوە و سوودی لێوەردەگیرێت. لادێنشینەکان لە کۆتایی هاویندا دەچن بۆ مازووچنین. بە کاتی پێگەیشتنەکەی دەڵێن تەقەی مازوو شکاوە، واتە کاتی مازووچنین هاتووە. پێشینانیش پەندیان لەسەر مازووچنین هەیە و دەڵێن ئەوی بە زۆر بینێریت بۆ مازوو بەداردا ناڕوانێت. مامۆستا قانعی شاعیریش بەم جۆرە بەرهەم و سوودەکانی دارمازوومان بۆ دەژمێرێت. داری بی 5 تایەفەن لازم نییە ناویان ببەم، خاوەنی 39 بەری خاوەن ڕەواجە مازوودار. گزگل و خڕنووک و مازوو، پانکە و سیچکە و کەڵنج، پۆزە خوگە و هەمزە ئاغا، هەور بردوو و شاخدار، بەرگەڵا و تسقل و سەوزاڵی و نیسکە و گرێ، کارگ و قژگە و دەموکە، سێفەڵوکەی ئاودار، جەوت و شۆکە زۆڵک و شینکە و بەڕوو هەژگ و گەڵا، هەم گەزۆ و زوخاڵ و پیفوو، چاکترینیان بارەدار. قانعی کاسب نییە بۆیە کەمی لێزانیوە، بۆ ئەوانی تر بپرسە لای پیاوی کاسب کار. بەڵایزان لەگەڵ هاوکارانم لە پەیام بەرگۆ بابەتەکانی مرۆڤ پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتانە سپێری ناسوودە و کامەران. خواتان لەگەڵ.